بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی سیگەوهەر لە کەناڵی ئاسمانی پەیام لە سیانزەی ڕەمەزان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. هێشتا هەر لە پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزانین لەگەڵ سەرجەم برا ئاز و خۆشەویستەکانم لەم کەناڵە خۆشەویستەکە پێشوازی لە ئەم مانگە ئەەکەین و لەم بەرنامە تایبەتانی ئێوارانەکەین لە خزم مۆسا عەباسی خۆشەویستە مۆسەگەڕاستەکەم سەرچاوەکانم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان. زۆر خۆشحاڵین لەگەڵ هاوکارم هاوکاری پێشکەشکار مامۆستا شێخ فاتح لە هەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەمەوە. خۆیان بێت ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانم بە شێوەیەکی گشتی لە پشت کامێرە و لە بەردەم کامێرە کە میوانێکی تازەشمان هەیە بێزگەل لە میوانی بڕگەکانی بەرنامە دوای وەکو سوپرایز باسیەکەین. ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە بۆ پێشکەشکردنی چەند بڕگەیەکی دیکەی بەرنامە ڕۆژانە یەکەی سیگەوهەر مدەکەین وەکو ڕۆژانی ڕابردوو لی بەهرەمەند بن لی سوودمەند بن. مامۆستا شێخ فاتح من پێمەڵێنەوە ینی چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چ بە تەلەفۆن چ بە دیداری ڕاستەوخۆ بە تایبەت بینەرەوە ڕێز و خۆشەویستەکان دانیشن بە دیار بڕگەکانی بەرنامەوە بە سەلیقەوە گوێ لە بڕگەکانی ئەگرن بە تایبەت ئەو دەنگە زوڵاڵانەی کە قورئانە خوێنن ئامۆژگاری ئاینیەکان پزیشکیەکان بە تایبەتی تر شێفە بەڕێزەکان لە چێشتخانە و تۆ سوپرایزەکە باسکە. بەڵێ طبعاً یەکێک لەو شتە خۆشانەی ئەمڕۆکە بە دیداری شادبووین شێف دیار بوو کە تەشریفی هێناوە بە خێراتنی شێف دیارەکەین کە پارسەران سەری مانگی ڕەمەزان بە یەکەوە کارمانە کرد و لەگەڵ شێف نەریمان ئەمڕۆ هاوکارێتی و حەزی کرد سەردانمان بکات. بە خێراتنیەکەین. کاک شێف نەریمان زەوقە چۆن ئەمڕۆ کاک شێف دیار لێ لە کۆڵ بۆتەوە پێم وایە وتم یەک شتێ لە کۆڵ بۆتەوە مقابل و قسەکردن و ترێ بستێرە ئەسپێرمە کاک دیاری ئەو خۆی بەردەوام بێ مشتێکی زەڵاتەکە کاک شێف دیار دووبارە بەخێر بن. زۆر سپاس بەخێر من ئەمڕۆ حسابێکم ڕۆژم لەلای من یەکەم ڕۆژی ڕەمەزانە پیرۆزبای مانگی ڕەمەزان لە هەموو مسڵمانانی کوردستان و سلێمانی و ئەمستافە جوانە بەڕێزە و شێخەکەی هاوڕێم و هەموو لاگەکەم زۆر خۆشحاڵم ئێمە و بیرکارش لەگەڵ کاک شێف نەریمان و بەڕێزانە منیان بانگێش کردو. خێر بەسەر هێشتێکمان بۆ باسێکەوە تا ئەمڕۆ لە چێشتخانە چی ڕووەدا چیتان بۆ ئامادە کردوین؟ من دەستم پێکرد بە خواردنی و داواری کاردوو شەو لە کاک نەریمان قسەم کردم کاردۆ لێنم هەر پێکەنیەوەی کاردۆ نابلە کاردوو یەکشتی تریشی هەیە لۆک نازانم پیان وتی پیان نەوتی بابەتی سیدیەکە شتێکی بۆ باسکە. بەڵێ فەڵان شێف نەریمان ئەو ڕۆژە یەکجار بوو فەقیرەی تر ئەوە بڕا بەسەریا سەباتی بڵێ دۆڵفینسی وتی دۆڵفین سیتی بەڵێ دڵنیسی باسم گوێ جاوتمان لەوە چێ فەقیرە شێف نەریمان کرێشی بێ و حەز بکە بچێتە یەکێ لە سیتیەکانەوە ئەوە بۆیەوە لێشە زوو تێپەڕێ ڕاستەکە کاردوو چیتر کاردووکە بە دوو شێوازە هەمانە شێوازێکیان کاردووکەینە ناو برنجەوە شێوازێکیان بە سوپ شێوازێکیان بە سوپێکین بە گەرمۆکتاو و بە گۆشتەوە ینی بە سێ شێوازە کرێت. بەڵێ هەم بە سوپێکە کرێت هەمیش بە برنجەکە و بە گەرمۆکتاویش. زەڵاتەیەکی شەفتوشمان هەیە فەتوش لەگەڵ بە قاچیەکمان هەیە بە خزراوات بە سەوزەوات بۆ ناو فڕنە پێکاتەکانی بریتە لە قارچکە بیبەری ئەلوانە پەتاتەیە گێزەرە. زۆر باشە دەستان خۆش فاسیل دوایی بە دوور و درێژێ چینە ناو وردەکاری خزمەتان نابین هەردەڵە قاچکە سیتی دەستان خۆش بێت. با باسێک لە بڕگەکانی بەرنامە بکەین کاک شێخ بینەرە بەڕێزەکان ئەوی بەهرەمەند بن لە بەرنامەکەەوە کاتی خۆتان و پلانی خۆتانی بۆ ڕێکخەن. ئێمە
وەک ڕۆژانی ڕابردوو بەرنامەکەمان لە چەند بڕگەیەک پێکاتوە یەکەمین بڕگەی بەڕێز و خۆشەویست ئەندازیار کۆمەجید باوازێکی خۆش و شیرین هەم قورآنمان پێشکەشەکە و بۆ دەخوێنێ هەمیش بڕیاری داوە کە سرودێکی ڕەمەزانی خۆشمان بۆ بکاتە دیاری بە خێراتن دەکەین خێر مامۆستا کاگە ئەندازیار بەخێر بێت زۆر خۆشحاڵین سەرچاوی کرد لەم بەرنامەتانە خێر سەرچاو سپاسانەکەم هەروەها لە درێژەی بڕگەکانی بەرنامە مامۆستا مریەم ئیبراهیم ڕاوێژکاری پەروەردەیی باس لە ڕەمەزان وەک دەرفەتێک بۆ بەهێزبوونی ئیرادەی منداڵ تۆچیت هەیە لەسەرەوە وڵاهی بابەتێکی زۆر گرنگە طبعاً مامۆستا پاریش هەر تەشریفێ نایە ناو بەرنامەکەمان وازانم سوودێکی باشمان لێبینی و زۆر گرنگە بەڕاستیەمە پەروەردەی مناڵ مەجارێکی زۆر بەرفراوانە چۆن کاری تیا بکەیت چونکە نەخشێکە هەموو قسەیەک هەموو هەڵوێستێک هەموو سیرکردنێک لای مناڵ سەرنجەوە لای مناڵ چۆن ئەڵێت ئەمێنێتەوە نەخشە هەبێت وریای ئەو حاڵەتە بین بەڵامی تر چەندێک فرسەتیەوەمان دەبێت کە بەڕاستی ئیش لەسەرەوە بکەین چەندە مەجالە بێ نازانم ئەمڕۆکە پەیوەندم بینی لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان لەو لادێ خۆشانە کە بینەرێکی زۆری هەیە بەرنامەی دەستی خۆش بێ بیستی مناڵی لە دەورا بوو یاوایی وتی با پرسیارێکتان لێ بکەم کێ بە ڕۆژوە دەرس بکاتەوە دەست بەرز بکاتەوە هەمووی ماشەڵا دەستی بەرز کردەوە ئەخدەی ینی سەرەوەی ئیرادەیەکە ئیرادەیەک لەوێەوە سۆزە بێ یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامە بەڕێز دکتۆر ئەرکان مەنوچەر پشنەری نێودەوڵەتی سەلامەتی خۆراک لەگەڵمانە بێ بۆ باس و خواستکردن لەبارەی پاراستنی سەلامەتی خۆراک لە نێو چێشخانەدایەشی بینە ناو چێشخانەوە بۆی لەوێ وردەکاریەکانمان بۆ باسکە ئینشاءڵڵا لێمان سوودمەند دەبن لە میوانەکانمان لە زانیاری و ڕێنماییەکانمان لەگەڵمان بن تا دو ساتەکانی بەرنامە ئێستا یەکەمین بڕگە لەگەڵ کاک ئەندازیار کۆمەجید چەند ئاەتێک لە قورآنی پیرۆزمان پێشکەشەکە با بفەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له
وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. خير جزاك الله خيرا. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. زۆر گەورەیەم ئاەتە ماوەساڵ زۆر ئینسان هەست بکات کە خۆی گەورە دایمە لێی نزیکە دائیمەن بەردەوام بەبێ ئەوەی بەبێ زەمان بەبێ مەکان بەبێ هیچ شتێک یعنی تۆ چاو لەوە بێت کە خۆی گەورە بەردەوام دوعای تۆ قبوڵەکە چەند خۆشە. یا هەر لە ئاەتە پیرۆزەکانە مامۆستا خوێندیەوە يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. خلاص خۆی گەورە پاداشتە بەتەوە مامۆستا بەشکۆیان. مامۆستای بەڕێز با من ئەم پرسیارە ئاوا دەسرەتاوە بکەم. ئێمە وتمان ئەندازیار شکۆ مەجید ئەندازیاری قورآن خوێن ئەمە چۆن توانیت کۆی کەیتەوە لە پێشەوە تۆ قورآن خوێنێک بووی ئەمجا بووی بە ئەندازیار و لە خوێندن یان ئەندازیار بووی تو بووی بە قورآن خوێن؟ والله ئەم دوانە چۆن کۆ کردەوە؟ مامۆستاگیان
ئەوەی کە ئینسان پلە بەرز و خاوەن کەرەمەکە و خاوەن ڕێزیەکە هەر قورئانە بە تەکیدی قورئانەکە هۆکاری ئەوەیە کە ئینسان بگا بەو شتانی کە نیەتی خێری لەسەرێتی و پێ ئەگا انشاءالله پێغەمبەری خۆش صلى الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية تقرأ بها بەڵێ واتا قورئان بخوێنە و پلەکانتی پێ بەرزکەرە لە ڕۆژی قیامەتە چونکە منزڵ و پاداشتی قیامەتی تۆ لە آخر ئاەتایە کە تۆ ئیخوێنی الله جوان هەتا قورآن بخوێنی هەتا قورآن بخوێنی پلۆپایەت وەرگرت الحمد لله جایتر ان شاء الله ڕاستیەکەی من لێرەوە پێش هەموو شتێک دەستخۆشی لەم بەرنامە جوانەتانەکەم سپاس هەر بەرنامەیەک لە خزمەتی قورئانە بێ تەکید لە لای خوا زۆر ڕێزدارە من سپاسگوزاری ئەو کەسانم کە هەر لە مناڵیمەوە مامۆسام بوون و ئێستاش من لە مزگەوتی بێخود لە خزمەتی دکتۆر عومەر نیزامیە لە خزمەتی ئەوام ئیتر چوەکو تەراویحی شەوانە چوەکو دەرسی تەلەبەش الحەمدولله الحمد لله الحمدلله خۆی گەورە پایدارتان عزتان بەرتە يا ربي يعني ماوەسا هەر لای ماوەسا مەلا عومەری نظامی جنابت قراءة قورئان خوێندووە هەر من ئیجازەی قیراءەتم لە خزمەتی سنتەری نورحیکمەیە وەرگرت بەڵێ پاشان لای دکتۆر صلاح عوبێدی هەرچوم ئیجازەی قراءەتم وەرگرت الحەمدولله بەڵێ پاشان لە ئیقرائیش الحەمدولله هەر ئیجازەم وەرگرت سپاس بەخوای بەڵێ بەڵێ هەمووی هەر بە یەک شێوە و یەک ستایلە یان ئەم ئیجازانە جیاوازن پرسیارەکەوەیە بۆچی سێ جار واللهی یەکەم جار من لە خزمەتی دکتۆر صلاح عوبێدیە خوای گەورە تەمەندرێژ و لە ساغی کە لە مزگەوتی سلێمانی تازە بوو لە خزمەتی ئەوە بووم بەڵێ دواتر من حەزمە کرد بەڕاستی ئەو مامۆسایانی کە دەرسەکانم پێ ئەڵێن یعنی جیاواز بن لەبەرەوەی بزانم ئایا ئەم شێوازی قیراءەتی ئەم مامۆسایە چه هەڵەیەک هەیە لە قیراءەتەکەما لە قورئان خوێندنەکەما سوود وەرگرم ڕاستە قیراءەی حەفظ عن عاصم لە چی لە طریقی شاطبی و طیبەت النەشر کە من ئەو الحەمدولله وەرگرتووە ئەمە بەرباوە بە تایبەتی لە طریقی شاطبیە ئەمە عالەمیە بەڵێ بەڵام تاوەکو مامۆستاکان زۆرتر بێ تأكيد إنسان زياتر بهرورة بيلو علمي كوري أجري وفق من يخو ما صعب أسوأ أزنم ميوانا كمان هاتو بلا زور باش قسمتين من فن برز مامۆستا مەریەم ئیبراهیم ڕاوێژکاری پەروەردەی بە تەشریف بێنێتە ستۆدیۆ وەی لە خزمەتیاوی ئەمڕۆ من جلی کوردیم لەبەر کردووەوە لەبەرتانە چۆنە؟ من جلی کوردیم لەبەر کردو ڕۆژان تێوە لەبەرتانە وەڵای ڕاستە فەرمووی ئێمە مقەسسیرین تۆ کارێکی باشی کردن ماوەسا مریەم بەخێر بێ بەخێر بێت خێر بەسەر چاوەکانم خوا بەخێر شەر بەنیاز بووم جلی کوردی لەبەرکەم بەس مامۆستا وڵایەتم من ڕێیەکەم گۆڕی مجاهدی بردەکەم بەریا بوو میش چاوم لەو خوا بەخێر بێ سەلامت ئێتا قەدەری خواوای لێ هات قەینان داوای لێ بردنەگەین فەرموون مامۆستا جەناب تەشریف نەماوەسەیان فەرموو یاخوا بەخێر بێن بەڕێزی سەر چاوەکان ماوەسا مریەم بەخێر بێن یاخوا خێر بێن خێر بەسەر چاو ماشەڵڵا جلی کوردی تایبەتمەندی باشی هەیە بۆ خۆی قوتابخانەیە بەڵێ قوتابخانەی حیا و حورمەت و شکە و ڕێز و جوانی و حەیفیان ڕۆیەوە لەبەرتانە ماوەسا مریەم یاخوا بەخێر بێ طبعا ئەم بوارەی جەنابەت قسەی لەسەرەکەیت یعنی زۆر هەڵەگرێت و بەردەوام ئەمری ئینسان فەنابێ لەبەر خزمەتکردنی مناڵەکانی پێگەیاندنی مناڵی پەروەردەی مناڵی ئەمە لە مانگی ڕەمەزان چۆن بیقۆسینەوە بۆی کە پەروەردەی مناڵەکانمانی لەسەر بکەین چۆن ئیرادەی مناڵ بەهێز بکەین ینی مانگی ڕەمەزان مانگی بەهێزبوونی ئیرادەی خۆمانە ئەی چۆن مناڵەکان لەسەرەوە پەروەردە بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين سپاستانەکەم بۆ بەرنامەکەتان سپاس بۆ بانگهێشتەکەتان سپاسیش بۆ هەڵبژاردننی تەوەرەکە بە تاکید مانگی ڕەمەزان مەدرسەیە بۆ گەورە و بچووک و ئەگەری لێ بکەیتەوە بە تایبەت بۆ مناڵ مەدرسەیە ئێمە ئەتوانین مناڵەکانمان ڕاهێنان پێ بکەین لە مانگی ڕەمەزانە هەر لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە حەقا زۆر دایکیش بە قەست ئەوە کات ئینارەیەک داگرسێنێ بخۆر داگرسێنێ و ئەکات کە ماڵەکە لە ڕۆژانی تر جیاواز بێ
تەزبیحێکی داناوە لەسەر بەرماڵێک لە شوێنێک و خۆی ئامادە کردەوە بە عیبادەت و ئەو ڕۆژە یەکەم ڕۆژ کە ئەوەی بینێ ئێوارە سفرەکە جیاوازە لە ڕۆژانی تر ئەم ئێوارە شیرینی لەسرە ئەم ئێوارە سوبی لەسرە ئەم ئێوارە زووتر سفرەکە ئامادە کراوە ئەمە سەرنجی بۆی ڕاکێشێ ئەمڕۆ بۆ جیاوازە بە تایبەت مناڵی 4 ساڵ و 5 ساڵ پرسیاریان بۆ دروستە بێ هەر لەمەوە ئەگاتە ئەوە بکەوێتە پرسیارکردن ئەمە چییە؟ ئەمە بۆ چییە؟ پرسیار زۆر زۆرەکە کاتێککە دایکەکە ئەزانێ بلێ بۆ بە پرسیار ئەمجا خۆی بۆ ئامادەیەکە بۆ وەڵامدانەوە ئەمە داواکاریکی خوای گەورەیە وەکو نوێژەکە وایە چۆن نوێژەکەین ئەمەش عیبادەتێکی ترە بەڵام ئەم عیبادەتەمان بەم جۆرەیە کە ئەبێ خواردن و خواردنەوە نەخۆین ڕۆژێک تا ئێوارە ڕۆژ ئەمجا خوای گەورە نایەوێ ئێمە برسی و توینی و کاو ئەزیێتمان بە بەس ئەمە داواکاری خوای گەورەیە ئەڵێ بزام تاقیتانەکەەوە بزام چی ئەتوانێ گوێڕایەڵی من بێسەم ئەو تاعی هەبێ بۆ من فەرمانەکەی من بەجێبەجێکە ئەوە ئیتر ئەو کاتە مناڵەکە ئەویش یەتە سەر ئەوەی کە لەوانەیە ئەوش بتوانێت جێبەجێکە ڕۆژێک ئافرەتێکم لەگەڵا بوو سیاقەتیە کرد پێرار بووە بزانم ڕەمەزان بوو مانگی حەوت بوو زۆر گەرم بوو ئەو ڕۆژە چون بۆ دووسێ شوێن لێم پرسی ئیترێوارە وتم بەخوا زۆری لاک بوویم ڕۆ بە ڕۆژوو بووی وتینا یەکتەنەکی لاک نیم ئەزانی بۆچی وتم بۆچی وتی لە مناڵی باوکم پێی وتوین ئەمە فەرمانی خوایە قەتعیە و بڕاوەتەوە بێ جێبەجێکین ئیتر ڕۆژێ لە ڕۆژان من بیرم لەوە نەکردوێتەوە ئەمە ئێمە پێوەی هیلاکە بین ئەمە کە مادام قەتعیە و فەرمانی خوایە بێ جێبەجێکین دێ ئەم ناڵەتی ئەگا من بەڕاستە موجار لە شوێنان ئێڵێ مەڵێم دایک ڕاهێنەرە ڕاهێنەرە توانێت ڕاهێنان بکە بە مناڵەکەی بەو شتێک کە ئێوێ بیکات بۆ نمونە مناڵی پۆلیەکی سەرەتایی ئەتوانێت تانی وە ڕۆ بە ڕۆژوو بێت هەر ئابەمەی کە جارانەمان و ئەم ڕۆ بە ڕۆژوو بۆ ڕۆژێکی تر بە ڕۆژوو بە بۆت گرێ دەین بە یەکەوە ئەبێ بە ڕۆژێک ئەمە وای لێ ئیتر ئەم گرێدانە مناڵە هەست بە شتێکە جا ڕۆژێک ئالم ڕۆژانە مناڵێک هی ماڵێکی زۆر دیندار و ڕۆشن بیریشن وتی مامۆستا من دایکم پێی وتوم وتوێتی لە بەیانی وەتانی وەڕۆ بە ڕۆژوو بن نیۆڕۆ تێر بخۆ ئەمجا لە نیۆڕۆ تا ئێوارە بە ڕۆژوو بەوە یەکەم جارم گوشتی وا بیستم ئێمە تا ئێستا وتومانەتانی وەڕۆ بە ڕۆژوو بە و ئیتر چکە مناڵ نابێ زۆری لێ بکرێ نابێ کە زۆری لێ کرد لەوانەیە بخوات شتەکە بخوات و درۆ بکات تووشی درۆکرد نەبێ ئەمجا لەوە ئەم ناڵانەی کە بڵێن نەخۆشی درێژخایەنیان نیەوەکو بڵێن گورچی لەو شەکرە و ئەمانیان نییە لە تەمەنی 10 ساڵیەوە ئەتوان ڕۆژەکە تا ئێوارە بگرن بەڵام لە ژێر 10 ساڵیەوە ئەبێ ئێمە زۆریان لێ نەکەی بێ شێوەیە چکە بۆ تەندروستیان باش نییە بەڵام ئەبێت تەشجیعیان کەین ئەبێ وایان لێ بکەین ڕاهێنانیان پێ بکەین بۆ ئەوەی کە بە ڕۆژوو بێ ئەم ڕاهێنانە کاتێک کە تانی وەڕۆ بە ڕۆژوو بوو ئەگەر گەیاندێ عەسر دەستخۆشی لێ بکەین ئەگەر گەیاندێ ئێوارە مکافەئی بکەین تر مکافەکەش مەرجیە هەر پارە بێ هەر مادە بێ بی بە شەو بی بە بۆ شوێنێکی دڵخوازی خۆی بۆ یاریەک بی بە بۆ دوکانی شیرینیەک من ئالەم ڕۆژانە وابزان پێرێ بوو بینیم لە مزگەوتی 4 قوڕنە مەلاکەوتی بە مناڵەکان چەند کەس بە ڕۆژۆ دەستیان هەڵبڕی یەکە یەکی هەزاری پێدان یەکی هەزاری پێدان ئەو مکافەی مناڵەکان زۆر پێیان خۆش بوو ئێوارە پڕی مزگەوتەکە بوو لە مناڵ هەر مناڵێک و 2 مناڵی تریە نابوو ئێمە ئەمڕۆ ئەوەمان وەرگرتووە ئەها مناڵ ئێستا تۆ بتەوێ نەتەوێ بەخوا گەورە و بچووک لایەنی مادیەکەی سازێتی پێی خۆشەکە مکافەئی بکرێ کە ئەم مکافەئی کرێ ینی ئەم جامەلاکە هاتە سەر ئەوەی کە بۆی باسکردن کە ئەمە یعنی بۆ مزگەوت بردن بۆ کە مناڵەکان ئەبن پیاوان زۆر من بەدڵ من زۆر باشن بە بێدەنگ مناڵەکان دانن بەڵام لای ئافرەتان من ئەو گلەیەم هەیە کە ئەیبەی بۆ مزگەوت لە پێش ئەوەی ئەیبەی بۆ مزگەوت پیرۆزی مزگەوتی تێبگەێنە ڕۆڵە من تۆ بۆیە ئەبووم بۆ ئەوێ بۆی عیبادەت بکەین مزگەوت جێگەی قسەکردن و دەنگەدەنگ نییە سەیرەکەی ژنەکان لێرەوە نوێژەکەن و لێوە کورسین راوەتە سەر یەک کوێیەکە چوەتە سەروی کورسیەکە و تەپای خا بە ئەرزا و ئیتن نوێژش لە نوێژخۆنەکان تێکەدا هیچ تام و تێژێکی نامێنێ ئەوە دەنگەدەنگ و قیژەقی چەند جار دەڵێم دەی دایکەکان ناڵەکە بێنە تەنیشتی خۆت بڵێ ئاوە وەکو ئێمە نوێژکە با فێر بێ با ڕابێت با ڕاهێنانی پێ بکەن ئەوەی باست کرد مامۆستا دەرەکەوێت کە دایەک ئەشێوە بێ ڕۆڵی مامۆستایەکی باش بگێڕێنە دروستکردنی ئەم ئیرادەیە یعنی ئەم میکانیزمەکانیشی دیارە باشە زۆر باشە بەڵام پێویستە بۆ منە مناڵ لە چ تەمەنێکە
گفتوگوی جدی لەگەڵ بکرێن قسەی لەگەڵا بکرێ دەربارەی ئەوەی کە ئیتر ئەمە فەرمانی خوایە ئەمە پەرستشە ئەمە بێ ئیلتیزاماتی پێوە بکەین دەست خۆش بێ لە تەمەنی 5 ساڵیە کەسایەتی مناڵ دەرەکەوێت لە تەمەنی 5 ساڵیە زۆر گرنگە پەروەردە هەموو شتێک هەست پێەکە من ئێستا هەر خۆم نەوەم هەیە زانم چاوم لێت بۆی بۆ بە پرسیار و ڕۆژوو چیە داوا ناڵێ ڕۆژوە لۆژوو زمانەکەی کە مناڵە لە تەمەنی 5 ساڵیە ئێمە ئەتوانین ڕەمەزان بکەین بە هەلێک بۆ پەروەردەکردنیان بۆ ڕاهێنانیان تەمەنی 5 ساڵی زۆر گرنگە بۆ پەروەردەکردن 5 ساڵیا گفتوگوی لەگەڵەکەی تێئگات لە قسەکانت تێئگات لە تەمەنی 5 ساڵ تەوان پەروەردە زۆرە ئەو پەروەردەمان هەیە خۆتان ئەزان بە ڕێگای حەدەس کاتێکە شتێک ڕۆدا ڕێگای مووقیفێکە لێ ڕۆدا پەروەردەمان هەیە بە هەڵا کاتێکە هەڵەیەکە فرسەتە بۆ پەروەردەکردنی پەروەردە بە چیرۆک پەروەردە بە ئینجازێکی هەبوو چۆن لەسەرەوە ئینجازە چاکە تەرجیعیکە ئەگەر ئەوە خراپە یان پەروەردە بە مووقیف ئەگەر مووقیفێکی خراپ لێ ڕوون ئەمە پەروەردەکان ئێمە ناچین سەرەوە بابە بەڵام ئەوەی گرنگە لە تەمەنی 5 ساڵیە پەروەردە بە پێشەنگ دایک و باوکی چی ئەکا ئەمیش ڕێک سەیری ئەوە کات ئێستا مناڵ ماوە سەمەریەم سەیرەکەی هەر لە خۆ تۆ نوێژەکەی لە ماڵەوە لە سای دەکات و نوێژەکە زۆر بچوو ئەڵاوەکە کات خۆی کچێکی تەمەەن 3 ساڵانم هەیە هەمیشە هەر یەکسەر 2 ساڵ نوێژەکە ینی سەرداخاوهینەکە هەڵ سێدانیشی وەڵە کاتێکە سەیری تۆ ئەکات تۆ لە تەمەنی 5 ساڵیە ئەتەوێ ئەم مناڵە چۆن پەروەردەکەی خۆت ئەوانە بکە هیچ لەگەڵ ئەوە ماڵی خۆی جێبەجێەکە سەیری تۆەکە ئەڵێ عەرە بەڵێ ئاثاروکە هیە ئرسوکە واتە یانچی ئاساروکە هیە ئرسوکە ئەو ئاسەوارەی کە تۆ بەجێڵی ئەوە میراتیەکەیەتی ئەو جێگرەوەی تۆیە درێژکراوەی تەمەنی تۆیە وە کاتێکڵین ئێمە دایک و باوک هەموو کەسێک هەوڵەدا کە ئەسەرێک بەجێ بێڵێ لە دنیا سە بڵێ من مردوم درێژکراوەی تەمەنی من چیە مناڵەکانمە کاتێکە مناڵێکی چاکم پەروەردەکرد بێ چەند ئەو چاکەکەونە درێژکراوەی تەمەنی منە یا لە ڕێگەی کتێبێکەوە کە نووسیوتە یا لە ڕێگەی کارێکی خێری دروستکردنی مزگەوتێک یاشتێ ئەمانە هەمووی ئەمێنێتە و بەڵام یەکێک لەو ڕێگانێکە ئاسار و کە هیە ئرسوکە ئەوەیە مناڵەکانمانە مناڵەکان لە دوای ئێمە چەند چاکە کار بن چەند باش بن ئەوە نەش بۆ ئێمەیە ئێمە توانیمانەکە ئەم مناڵە ئەم پێشەنگە دروستکەین بە پێشەنگی خۆمان ئەم ناڵە ئاوا دروستکەین لە تەمەنی 7 بۆ 14 ئەبێ بە هاواڵەکانتیا بڕوێنی بڵین ڕازگۆیی قیادەبوون یان بڵین پێشەنگ بوون بڵین ڕازگۆیی کاتێکە لەسەر ڕازگۆیی پەروەردەیەکەی بڕوا بکە ڕازگۆیی ئەیبا بۆ هەموو چاکەکانی تر کە ڕازگۆ بوو کاتێکە شتێکە خوا نایشارێتەوە درۆ ناکە ئەڵێ ئەوم خواردۆ ڕۆژەکەم شکاندووە یا هەڵەیەکە بەڕاستی ئێڵێ زۆر جا من بە مناڵەکان ئەڵێ ئەم بازەرێژی چکەن ئەگەر شتێک ڕوویدا درۆ مەکەن بەڕاستی بێڵێن هیچتان لێ بەسەر نایە ئەم ڕازگۆیە ئیبا بەرەو چاکەکردن ئەم ڕازگۆیە ئیبا بەرەو تەقوا تەقوار بۆ گەورە نییە بۆ مناڵ زۆرتر پێویسترە تەقوا من زۆر کەسەڵێ لە خواترساندی خۆخوا زاڵم نییە تەقوا یعنی هەست بە چاودێریکردنی خوای گەورە کاتێکە مناڵەکە لەسەر ئەوە پەروەردەکرد هەست بە چاودێری خوای گەورەکە لە مۆبایلەکەی ئایپادەکە شتێکی خراپێتە بەردەمی یەکسەر دیلێتێکە سەیری ناکەن تۆ چاویشی لێ نییە کەواتە تەقوا بۆ من ئەها ڕەحمەت لە دایکی حەزەتی ئیسماعیل کاتێکە حەزەتی ئیبراهیم ئەیبا لەو شوێنە چۆڵ و هۆڵە بێ ئاوە بێ کەسە بەجێ هێڵێ پێڵێ ئەڵێ ئەگەر خوا ئەمری پێکردو هیچ لامەکەرەوە بەڵام ئەگەر خوا ئەمری پێ نەکردووی معقول نییە من مناڵێکی بچکۆلە ئالێرا بەجێ بێڵی کە لا ناکاتۆڵێ تەواو بڕۆها بەو تەخوایی گەشتۆتە پلەی یەقین یەقینی هەیە کە خوا زایەن ناکات بازنەی چاودێری خۆی یەقینی هەیە کە خوای گەورە ئاگای لێتی یەقینی هەیە کە بە تەنیا لەگەڵ ئەم مناڵەیە ماوەتەوە ئەمێنێتەوە خوای گەورە ئاگای لێتی دەی باشە ئەم دایکەیە حەزەتی ئیسماعیل پەروەردەکە باشە چ کوڕێک لەم ڕۆژە باوکەکە بڵێ خەوێکم بینی و ئەبێ سەرێک بڕم کەس قبوڵیەکە وەڵاچەکیشی پێ نەبێت چه چەقۆیەکێنێ بۆ باوکی خۆ چەندمان بینی و باوکی خۆی کوشتووە بەڵام لەگەڵ ئەوە ئەم کوڕە کە بەرهەمی دەستی ئەم دایکەیە ئەڵێ ئیفعەل ما تؤمەر یا ئەبەتی
ئەوەی کە پێسپێراوە جێبەجێکە من ئامادەم بۆ جێبەجێ ئەمە هەم فەرمانی خوا هەم فەرمانی باوکی جێبەجێیەکە کەواتە ئەم دایکە ئەتوانێت ئەم مناڵە ئەم دایکە ئیمان گەورە توانیوێتی ئەم مناڵە گەورە پەروەردەکان دەی مناڵێم هەموو جارەڵێم هەر کاتێ مناڵەکانمان هەڵەیەکیان کرد شتێکیان کرد لۆمەی ئەوان مەکەن لۆمەی خۆمان بکەن ئێمەی دایک و باوک نەمانتوانی بۆ شێوە پەروەردەیکەین کە خوای گەورە پێ ئەمە مەفهومی مخالفەشی هەیە تۆ گەروانە بی لەگەڵ مناڵەکە تا وانی ڕازگۆیی پێنەڵیت و تەقوای پێی نەڵیت و نوێژ و ڕۆژی پێی نەڵێت مخالفەکانی وەرئەگرێ ئەوەی کە ڕووەدا لە ماڵەوە پێچەوانەی ئەوانەیە و دوایی کەسێکی پێچەوانەشی لێ دەرەچێت من جا زۆر جار لە محازەرەکانمان بۆ دایکی مناڵان پرسیار ئەها زۆرجار خەویە یا خەویانیە بۆی هەر بە ئاگایان بێڵە پرسیارێکمەیە چه یەکێک لە ئێوە کە پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم بێتە دەرگای مەدخەلەکە و بێتە ژوورەوە کێ لە ئێوە ئەڕوات پێی ئەڵێ من مناڵەکانم بەو شێوە پەروەردە کردووە کە تۆ ئەتەوێت ئەوەندە دینارن کە تۆ لیان ڕازیبی لە چەند شوێن ئەم پرسیارم کردووە لە شوێنێک دوو دایک دەستیان بەرز کردووە کە چی یەکێ لەو دایکانە دوایە هاوتی کوڕەکەم پۆلی نۆیە شەو درەنگێتەوە لەو مەدخەلە دانیشم تاوەکو ئەو یەتۆ سەیرەکەم خوای بێت و کە یەتۆ ئەڵێم بۆچی درەنگاتی تۆ تووڕابێ لای هاوڕەکانم بووم ئێوتم خۆ تۆ ئێستا دەستی بەرز کردەوە پێغەمبەرگیان بێتە مەدخەلەکە بان یەکەم ئەڵێم لە مناڵەکانم ڕازیم مناڵەکانم بەو شێوە پەروەردە کردووە پرسیارێکی تر کێ لە ئێمە کە هەر لە دەرگاوە بۆنی ئیمان لە ماڵەکەمانیەت باشە کراسەکەی حەزەتی یوسف 10 ڕۆژە ڕێگە بۆنی ئیمانی حەزەتی یوسف ڕۆژ بۆنی پێغەمبەرێکی دێهات باشە حەزەتی یوسف بۆچی خوای گەورە پێغەمبەرانی لە ئینسان هەڵبژاردوو بۆی ئێمە هیچ ڕێگەیەکمان نمێنێ بڵێن وەڵا ئەو مەلایکەیە دەی سیرەکەی ئەم پێغەمبەرە گەورەیە سیرەکە بە چ ناڕەحەتیەکە بەبێ باوک بەبێ دایک بەبێ کەس ئەکەوێتە ناو شوێنێکەوە نە شوێنەکە کللتوری ئەوە نە شینگەی ئەوە نە شوێنێکی جار سجن ئەم هەموو ناڕەحەتیەکە بەسەریایە دەی چووکە قاڵ بووە تۆ لەسەر لە ناو مەعاناتە ئەو پیاوە گەورەی لێ مامۆستا پرسیارێکیەوە بکەم کە لە کۆمەڵگەی هەڕوادە هەی زۆر جامێ لە دایک و باوکانمە ویستیاڵێ وەڵڵاهی بە ئامۆژگاری نییە نازانم بە ماندووکردن نییە بە چی نییە کورە بە شانسە هەڵکەوت هەڵەکەوێ و هەڵیش نەکەوتی تر ئاوای لێ هات و ئەمە تا چەند دروستە نەخێر مناڵ هەر ئەوە نییە دایک مناڵ بخاتەوە و ئیتروازی لێبێنێ بیاتە دەستی قەدەر بیاتە دەستی کۆمەڵگا بیاتە دەستی کۆڵان نا ئەبێ مناڵ ئەساسە ئەساسە ئەبێ پەروەردەیەکی جوانیکەی من هەموو جار ئەڵێم وەکو چۆن فەرشێگەکەی ئەها کەڵکیت نازامەی زانیان هەموو ڕۆژێ چینێکی قەیتە سەر و ئاوە دایکوتیتەوە بەس هەموو ڕۆژێ نەکە لێو بێزار بێ هەفتەی جارێک من ئەڵێم وەکو ئاهەنگێن شتێک بکە شیرنیەک بکە شتێک دروست بکە و بڵێ ئادەی بعد دانیشین ئەم هەفتەیە چیتان کردو تو ئالەم ڕێگەوە توانی ئامۆژگاری خۆ بگەین بەڵام دایکەکە خۆی لە خۆیە یا باوکەکە تەواو ڕازگۆ بێ تەواو بێ کە ئەوان گوێ لە قسەی بگرن جا دایکی وا هەیەڵێ ئەڵێم بە باوکە ئەمە زۆر غەڵەتە خۆی سف دەکاتەوە نەخێر ئەبێ ئەگەر دایک خۆی یەکلا نەکاتەوە بۆ پەروەردەی مناڵەکەی بە تایبەت ئێسا تەرکیزی تەواو نەخاتە سەر مناڵەکەی مناڵی لە دەست چووە گرفتی گەورەیە بە دایک و باوکان ئەم مەجای سوۆشیال میدیا و ئینتەرنێت و بڵێ ئەم مەجالەیە مۆبایلەکەی دەسێتی چۆن یعنی تەنزیمی مۆبایل و ئەم مەجالە بکرێ بۆ مناڵ ئایا بەتەواوی لێ مەنع بکرێ یان ڕۆژانە کاتێکی بۆ دیاری بکرێت مراقبە بکرێت چی بکرێ باشە ئێمە زۆر جارەڵێن مناڵ ناتوانین گۆڕان بین بەسەریە بەڵام ئێمە توانین لە ڕێگەی ڕەمەزانەوە گۆڕان بین بەسەر مناڵەکانمانە ئەوەی کە زۆر بە سوۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان و مەشغوڵە زۆر لە حەدی دەرکردووە بەگوێی دایک و باوکیشی ناکە یا بڵێن جگەرا کێشێ یا ڤەیپ ئێستا پۆلی 7 و 8 ڤەیپیان پێ هەر دایکێک وتی مناڵەکەم بینیم ڤەیپی پێ پار بوو باسی کرد ئەمساڵ ئاوا باسی نازانم چۆنین بوو تەلەفۆنی کردەوە وتی ئەمساڵ سێهەم ڕۆژ پێم کە بە ڕۆژوو بووە وتوماها تۆڵە توانی بە ڕۆژوو بی کەواتە توانی خۆت بگۆڕی
ئەتوانی شتەکانت تەنزیم بکەیت، ئەتوانی ئەوەی کە ئێمە ئەمانەوێتۆ جێبەجێکەی بۆی پەروەردەیەکی باشە هەبێت، ئەتوانی ئەوە جێبەجێکەیت. یەکێک لەو شتانە ڤەیپەکە، وتی ڤەیپەکە من خۆم پێم زانی بوو، باوکی پێی نەزانی بوو، وتم تا باوکە نەیزانی و وازی لێ بێنتی ناتوان واز لێ بێن. تی بەڵام سێهەم ڕۆژی ڕەمەزانتی وتمەها بە ڕۆژوو بووی ئەمڕۆ توانیت بە ڕۆژوبی لەگەڵ ئەوە شاهەچی خواردنەکان هەیە لە ناو سەلاجە و لە ماڵەکە وەکو پێش ڕەمەزان چۆن بۆ حەڵال بۆ هەیە بەڵام نەخوات، ئەوایە بۆ خوادایە نەخوات، کەواتە تۆ گۆڕانێک لە خۆتا دروست کردو دەی بۆ ئەمەش ئەتوانی ڕۆڵە خۆت بگۆڕی. وتی خوا ئاگادارە 2 ڕۆژی تری برد دیدایکە ڤەیپەکەم فڕداوەتە شوێنێکۆ کە قەت نەیبینەوە. ئەتوانێت دروست بکات لە خۆیە، کەواتە یا خۆیەکی خراپی هەیە جنێوێک ئەدا یا زۆر سۆشیال میدیا بەکارێنێ، ئەتوانێت ئەمە هەل لە ڕەمەزانەوە بیکەین بە هەل ڕەمەزان بکەین بە هەل بۆ چاکردنی هەڵەکان یا ئەو هەڵە و پەڵانی کە لە مناڵەکە هەیە ئەگەر کە لە دەستمان دەرچووە ئێمە نەمانتوانیەوە پاکی بکەینەوە ئەم پۆقڵەواتانە، ئێمە ئەتوانین لە ڕەمەزانە ڕێک ئەمەیان پێ بڵین، ئێمە ئەتوانین لە ڕەمەزانە ئەمە تەنزیم بکەین کە تۆ چۆن توانی واز لە خواردنەکە بێنی، ئاواش ئەتوانی واز لە سوشیال میدیا بێنی، ئاوا ئەتوانی کات نابێ ئەبێ کاتی بۆ دانێ، ئەگەر کاتی بۆ دانەنەی مناڵ بەردەوام حەزی لەوەیە چکە بتەوێ نەتەوێ ئەم جیهازەوە دروستکراوە ڕای ئەکێشێ، هەتا گەورە وای لێ هاتووە ئەڵێ بەخوا بۆ چارەکێ چوون بەلایەوە بوو بە 2 سعات چێشتەکەی سووتە. کەواتە ڕەمەزان هەلە بۆ گۆڕینی مناڵەکانمان هەر بە بیخرە ئەمری واقعەوە هەر بەو ڕۆژەوەی کە گەتوێتی توانی بگۆڕێ، گۆڕان بێنێ بەسەر خۆیان لە خواردنەکە، گۆڕان بێنێ بەسەر خۆیان لە ڕۆژەکە، هەر بەوەش ئەتوانێکە شتەکان لە خۆیان جێبەجێکە. ماوەسا ئیرادەی مناڵ بە چیا بزانین بێهێزە، بەسم پرسیارە بە هەڵبگرین ماوەسا بەس بۆی ئینشاءالله ئەم پرسیارە ئینشاءالله هەڵەگرین بۆ دوای مامۆستاشکۆ هەندێک قورآنی پیرۆزمان بۆ بخوێنە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قاف والقرآن المجيد بل عجبوا أن جاءهم منذر منهم فقال الكافرون هذا شيء عجيب أإذا متنا وكنا ترابا ذلك رجع بعيد قد علمنا ما تنقص الأرض منهم وعندنا كتاب حفيظ بل كذبوا بالحق لما جاءهم فهم في أمر مريج أفلم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج
والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل زوج بهيج تبصرة وذكرى لكل عبد منيب ونزلنا من السماء ماء مباركا فأنبتنا به جنات وحب الحصيد والنخل باسقات لها طلع نضيد رزقا للعباد وأحيينا به بلدة ميتا كذلك الخروج كذبت قبلهم قوم نوح وأصحاب الرس وثمود وعاد وفرعون وإخوان لوط وأصحاب الأيكة وقوم تبع كل كذب الرسل فحق وعيد أفعينا بالخلق الأول بل هم في لبس من خلق جديد ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد وقال قرينه هذا ما لدي عتيد ألقيا في جهنم كل كفار عنيد
مناع للخير معتد مريب الذي جعل مع الله إلها آخر فألقياه في العذاب الشديد. ما صعب بس وزم درفت من كم ما حزمر كم وصل مريم زور زياتر لخصمتي من بس قرر برسالة أخي جناب بيكيت كزور گرنگە بەڕاستی ئمە پرسیارەکەمان زۆر بوو ماوەسا مەریەم بەس بەڕاستی تەرفەتەکە باسی ئیرادە و گۆڕانکاری و ئەوانەمان کرد. ئێستا مەشهەدێک بە بەرچاوی هەموو دنیاوە ڕووەدا هەویش غەزەیە. بەداخەوە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە ناو مەئەسات و معاناتێکی زۆر کە باس ناکرێ بەڕاست تێدا مناڵەکانی شەروە. بەڵام ئەبینی زۆر ئیرادەیان بەرزە، زۆر ئیرادەیان بەهێزە، زۆر بەهێزن. مناڵەکان لەوان بەهێزتر. چۆن ئەمە دروست بووە؟ چی پێگەیاندون؟ چۆن ئەتوانین ئێمەش وا بە مناڵەکانمان بکەین؟ منە ئەم غەزە ساحێبی قەزەیەکن، قەزەیەکیان هەیە. ئەنجا بە مناڵ و گەورەوە لەناو ئەو مەعاناتە ئاژین. ئەو مەعاناتە، ئەو سەبرگرتنە، ئەو هێزە گەورەیان پێبەخشی. کاتێکە لەناو ئەو مەعاناتان و چاو لە بڵێن سەرکردەکانیان کە سەرکردەکانیانە بینن خۆیانیان لەوانجیان نەکردوێتەوە کوڕی شەهید دەبێ برازای برای سیرەکە ئەمان ئەم پاڵەوانانە هەن لە گەورەکان و گویان لە باسی پاڵەوانەکانی جەنگە ئەم مناڵانە گویان لێتی کە گویان لێتی ئەمان دایمە مناڵ حەزی لە پاڵەوان بوونە نەک پاڵەوانی وەهمی. ئێستا دایک و باوکی ئێستا مناڵ گەوراکە بە چی بە پاڵەوانی وەهمی. پاڵەوانی وەهمی چی؟ لەگەڵەوەش کە بە پاڵەوانە وەهمێکە بە چی بەناوبانگە جلوبەرگەکەش ئەینەن هی ئەو پاڵەوانە ئەخەنە بازاڕەوە. سۆپەرمان، سپایدەرمان بڕواکەی دایکم بینی واڵێ بەخوا چەند ڕۆژە بە دوای جلی سۆپەرمانە و کوڕنداوایەکە دەسم ناکەوێ. لەم لاوە کە پاڵەوانەکەی لا خۆشەویستەکە لەو لاوە ئەو ئەدەواتانی کە پاڵەوانەکە بەکارێنەی خاتە بازاڕەوە. چەند ساڵێ لەمە و پێشنام دۆنگی ئەوانە شەڕ شمشێر ئەچوتە هەر کۆڵانێ مناڵ شەڕ شمشێر بۆ بتون لە سلێمانی یەکێک شمشێرەکەی کرد بە چاوی مناڵێکی ترە ئەمە ڕۆیدا. سیرەکەی ئەمانە پاڵەوانی وەهمین وازانێ ئەم جلەی سۆپەرمان لەبەرکە ئەفڕێ ئەمە وەهمین بەڵام ئەوان لە ناو واقعەکە ئەژین پاڵەوانی جەنگ ئەمانە وزیان پێبەخشێ بە ئەم ناڵانە. کام پاڵەوانانە ئەوانی کە فریای خەڵکەکەون ئەمەلی خەیریەکەن فریای مناڵی شەیدانەکەون یارمەتی مناڵی شەیدانەدەن یارمەتی داوسەکان دەن یارمەتی بریندارەکانە دەن یارمەتی ئەوەکەن خەڵک ئینقاسکەن ئەوان لەناو ئەمانە گویان لێتی ئیش حەزەکە بێ بە پاڵەوانێک وەکو ئەوان کاتێککە گوێی لەمانەیە ئەمانە هەمووی وزەی پێبەخشێ ئەم سەبرگرتنیان ئەم دایکە ئەمانە هەمووی لەسەر چاوی ئیمانەوەیە ئەم دایکانە وا پەروەردەیانکردن لەسەر ئیمان دایکەکە فێری کردوون لە یوسیبنا إلا ما كتب الله لنا. أما تسليم بونا لا يصيبنا إلا ما كتب الله لنا. إسلامي عن شيء عن تسليم بون. أما بتعاطي تسليم بك أخوي جورشتكي نبي أم لي إتر أما قائمة أما بهيزة إيمانك أم دايكان لسر أم إيمانة أم نالانا بروداكن. خو أوان ببرتشاوي عالم وأكوجين بأشكرا إما ببيدنجي كجراين. إما جل معاناتين. بلام دايكان وباوكاني إما أول يجنادن إما أبي أم نالانا وبروداكن كاتي كشيء يعني بأخوان كشك حلكن. يعني باوكي وهاي بدسي بدو بو باري حرام بزو ئەوەی مناڵەکەی لە نازابێ نەکەوێتە معاناتەوە ئەڵێ با کوڕە هەزەکارێکی کوڕی هەزەکاری لە ماڵەوە دانیشتووە ئیژ ناکە ئەڵێ با نەچێتە دەرەوە شەڕێکی توش بێ کەواتەم دایک و باوکەکە خۆیان خەنە ناو تەسیەدەن بە خۆیان بۆ ئەوەی مناڵەکان لە خۆشیان بەڵام ئێمە بەڕاستی کام ساڵەمان خۆش بووە هەموو ساڵی ئێمە لە معاناتین ساڵ بۆ ساڵ لە معاناتین کەواتە بێ ئێمەش مناڵەکانمان وا پەروەردەکەین بەرگەی ئەو معاناتە بگریکە کە تایەتی دەستان خۆش بێ بەبزانم و ئەدماندا ببینەرە بە ڕێزەکان کەشکۆ سرودێکیشمان بۆ بڵێ کورت بێت تۆزە لەسەرەوە باسکەم هەر هیچ نەبێ زۆر باشە دەرفەتێک یەک دوو دەقەی لە کۆنتترۆل لە خوازین بۆ مامۆستا بەمان گورن
باشا فەرموو ئێمە چۆن ئەم ناڵانەمان والێ بکەین بە پەروەردە بە چیرۆک بە گێڕانەوەی ئەم پاڵەوانانەی ناو مێژوو کە لە مێژووە هەیە بۆ نمونە سامەی کوڕی زەید تەمەنی 15 ساڵە لە جەنگی مرتەدین کێ لەژێر ئاڵاکەیەتی ئیمامی عومەر ئەبوو بەکر عوسمان ئەمانە لەژێر ڕایەتی باشە ئەم کوڕا تەمەنی 15 ساڵە چۆن سیقیان کرد بە پلانی بە ڕووبوونەوەی بە ئیرادە بەهێزبوونی بە سەرکەوتنی ئەمانە و نسیقیان کردووە بە ئەم یعنی ئەم عقلە گەورانە ئەم سەحابە گەورانە لە ژێر قیادەی ئەمان یا بڵێن تارق بن زیاد تەمەنی تەنها 20 ساڵ بووە کاتێکە فەتحی ئەندەلوسی کردو محەممەد فاتح تەنها 16 ساڵ تەمەنی بۆ کاتی ئەستەمبوڵی ڕزگار کردووە 9 ساڵ خۆی هینی کردووە بڵێن حکمڕانی ئەو شوێنەی کردووە کە ئەستەمبوڵی ڕزگار کردووە ئەنجا ئیمامی عەلی فەتەل ئیسلام یا بڵێن فیدای ئیسلام ئێمەش خۆ کەسی پاڵەوانمان هەیە زۆر بەڵام ئەم پاڵەوانانە بۆ ئاوا دەرچوون دایک و باوکێکی ئیماندار پەروەردەی کردوون و لە ناو مەعاناتی شەپ ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم با هەر دوور بۆی نەڕۆین چکە لە ناو مەعاناتە خوای گەورە پەروەردەی کردووە هەر مناڵە باوکی وەفاتەکاڵی خۆزگە دایکە پێکەنی باوک چۆن بێ خۆزگە تووڕێی چۆن بێ ئەوە دایکی خۆشەویستی دوای ماوەیەک ئەڕوە دوایە عەبدولمەتەلیب کە باپیرێتی لەگەڵ ئەوە ڕۆژێک یێتەوە بە تاق و تەنیا لە ماڵەکەی عەبدولمەتەلیب خۆی بینێ دەی بوو خوای گەورە خۆ قیلی نییە ئەیەوێ لەناو ئەمە قاڵ بێتەوە کە قاڵ بوویەوە لەناو ئەم مەعاناتا پیاوێکی گەورەی لێ دەنەچێ ئێمە نامانەوێ مناڵەکانمان لەناو بەس وا پەروەردەیەکی کە بەرگەی مەعاناتەکان بگرێ خۆ خۆزگە هەموو کەسێک ژیانی دکتۆر مستەفا زاڵمیە خوێندو ئەم ناڵە لە تەمەنی وەکو پۆلی نۆی خۆمان چۆ بەڕووی ئێرانە بۆ هێنانی شادەیەک ئەم شار و ئەم لادیانە ئەڵێ لە جیاتی خواردنی نان هەرزنیانە داینێ نازامەگە ژیانەکەتان خوێن هەموو کوردستانەکان گەڕاوە پیاوە ئەڵێت کە چوون بۆ ماستەر و دکتۆراکە لەژێر قادرمەیەکە زوو جچ لە هی پیرەژنێکە زوو جچ قەپێگر لە قاچم خۆزگە هەموو کەس هەموو مناڵێکیش ئەمەی ئەخوێندەوە کە ئیزانی ئەم پیاوە بوویەوە لەنا ئەم مەعاناتانە گەورە بوو بووی ئەم بوو بە پیاوە گەورە قانونی میسر و عێراق ئەوەی نووسێتەوە تا ئێسش دەستکاری نەکراوە یعنی ئەم پیاوە گەورە دەی کاتێک کە باسی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەین یعنی تۆ ئاڵتونێ بێنە ئاڵتون کە یەخیتە ناو ئاگرەوە ڕەش بێتەوە کەچی دوای دەستی پیانی بریسکاداتەوە ئێمە دایکان ئێمە ئەبێ مناڵ لەسەر ئەوەی پەروەردەکەین قیادی بوون هیمەت بەرزی ورە بەرزی ئیرادە بەهێز بوون ئەگەر وا پەروەردەی نەکەین کەسانی تر هەیە پەروەردەی کەس ئێمە لە ژوورەکەمان بە تەنیشتی ژوورەکەیەتی نازانین چی ڕوەدا من ناڵێ مراقەبەی بکە ئەڵێ مرافەقەی بکە مرافەقەی بکە بزانە چی ڕوەدا بە ئەمە کە ئەم مناڵە لەسەر ئەمە پەروەردە بوو هیچ غیرەتێکیشی نابێنێ بڕوا بکە من ئەم جیلە با گەورە بێ بزانە زوڵمیشیان لێ بکرێ ناتوانن ڕوبەڕووبوونەوە و وەڵامدانەوەیان نییە کەواتە ئێمەی دایکان ئەڵێم کاتێکە مناڵەکان شتێک لێ ڕوەدا ئێمە لۆمەی خۆمان بکەین نەمانتوانیوە ئەوان جوان پەروەردە بکەین کەواتە ئێمەی دایکان ئەتوانین مناڵەکان بە ورە بەرزی بە شێوەیەک بە پەروەردەیانکەین کە بتوان ئیرادەیان بەهێز بێ لە هەر لە کاتی ڕەمەزانە سەیرکەی مناڵێ زۆر جەستێکی زەعیفەیە کەچی ئیرادەی بەهێزە بە ڕۆژووە بێ مناڵێ قەڵەویشە بەڵام ناتوانێت بە ڕۆژوو بێ دەی ئەم دایکە توانێت ئیش لەسەر ئەم مناڵە بکات ئەمە بۆچی ئیرادەی بەهێز نییە یعنی هەر ڕەمەزان وەکو فاحیسەیەک وایە توانی فەحسی مناڵەکەتی پێ بکەیت ئەنجا مناڵی ئێستا ترسنۆکە بڕوا بکە زۆر بێغیرەتن مناڵ هەبووە ڕەفیقی هەبووە پۆلی 11 و توێتی وڵا خوشکەکەت ئاوایان پێوتووە توێتی وڵا من ناتوانم شەڕ بکەم لەگەڵ ئەوواکە وای بە خوشکەکەم وتووە من هەر خۆم ئەمە لێ ڕووداوم لەم ئاوا ڕۆژێک ئاوا دەستمدا لە کراسی مناڵێک لە مەکتەبتمەوە ئاوا حەل بکە خۆی بەدا حاڵەتی مردن هەتا مناڵێکی کۆڵانە لە یەکەم جاراوتی من بە هەموو تەمەنم ئایپاد و موبایلم نەبووە زۆر زیرەک و زیتەڵەکە مناڵی کۆڵان جاران خواخوامان بوو مناڵ لە کۆڵان بێتەوە ئێستا خواخۆمانە بچێتە دەرەوە بانگم کردم ئاوەرە هەروە بۆ سەبەتەوە دووسێ بۆ کسمیا لە سەستنی مناڵەکەی کە زۆر حەڕووکە بەهێزە وتم ئێش پێگەشت وتینە وەڵامان سەوازام خەتوکە و یاوم کەچی ئەمجا ئەو چاوی لەو بۆ ئەمجا دەستی داگرت و خۆی هێواش کردووە یعنی ئەو نەترسنۆکن بێغیرەتن بێهێزن بەهێز بن نامانەوێ شەڕانی بن نامانەوێ شەڕانی بن بەس ئەبێ ئیرادەیان بەهێزکە ئەبێ بتوانین ئێمە دایکان بتوانین ئەم ناڵانەوە پەروەردە بکەین کە بۆ فەوزی قیامی خۆمانمان بەدەست بێن و خۆشیان سەربەرز بن ئینشاءڵڵا دەستان خۆش بێ بمان بورا کاتەکەمان وەکو پێویست ئەوەی لێ هاتەگینا حەزمانە کرد لە خزمەت و تەشکیلێنەکانت تا چەند بڵێ وەکو مامۆستا ڕسمی
لەم بارەوە هێشتا هەرکەم سپاس دەستان دەکەین خۆش بێت. خۆپادەست بێتەوە دەستی خۆش. مامۆستاگە چەند کۆپلێک وەکو کۆتایی ئەم بەرگە خۆزان مەرحەبا خۆش وڵی من وەکو هاوخەمیەک بۆ ئەو برا خوشکانەمان لە غەزە 3 کۆپ لە شعرم داناوە هەر لەگەڵ سوورودێکی خۆمانە مەقامێکی هەیە ئینشاءالله ئەو 3 کۆپ لە شعرە وەکو هاوخەمیەک بۆ برا خوشکانەمان لە غەزە خوای گەورە بچێ بە هەنایەنەوە دەستان خۆش. دەروون پڕ لە زامەکەم گرانە دەوای دەردەکەم پێغەمبەر گیانە دەوای دەردەکەم وەلا مەدینە ولا روزاكي طه الأمينة درون برلازام روح بر حسراتا بيان دلمان وإلا نوغازنا خوايا بو خاطر أسماء وصفات نصراتيان بيباي بمعجزات قدس أي خاكي بيغمبرانم بدلو جان مان بين با قرباني قدس تو قبلاي يكا من ماني جيغاو آرام جاي پیغمبراني ظلمان أسوتي وقدس غزة دعا من بويا وقبر فرزا يا الله هرتوي بشتو فنامان نصرت ببخشيت ببركان من آمين جزاك الله خيرا لە کۆتایی بڕگەی ئەم جارەیە دووبارە سوپاسی مامۆستای بەڕێز مامۆستا مەریەم ئیبراهیم ڕاوێژکاری پەروەردەیی دەکەین کە تەشریفیان هێنا کۆڵێک ئامۆژگاری جوانی کردین و بەڕێز مامۆستای قورئان خوێن ئەندازیار شکۆ مەجید بە دەنگە خۆشەکەی بەهرەمەندی کردین خوا پاداشتان باتەوە ئینشاءالله. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ئەم بەرنامەیە بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و کۆمپانیای دۆلفین سی پێشکەش دەکرێت ناوبڕێک و دەگەڕێینە وڵاتە. ئەوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی سی گەوهەر هاتینەوە خزمەتتان ئەم جارەیان لە لای کاک شێفدیار و شێف نەریمان لە چێشتخانە ماندوو نەبن. بزانم خواردنەکەمان بەکوێ گەیشتووە چیتان ئامادە کردووە هەندێک باس و خواستمان بۆ بکەن. خواردنەکەمان بەس گەیشت ئامادەیە ئەو برنجەمان کردووە برنجی درێژ بە کاردۆکی کاردوو بەڵێ من ناو کاردۆ زمانە بارچی ڕاهات هەروایە ڕادیێگا شیفەکەی لای کایارام وایە. ئەومان ئامادە کردو بە برنجە درێژە لێمانەوە گوێز و بەیەم برنجی دۆلفین سی بوو بەڵێ بۆ لەگەڵ گەرمەکوتا و هەر بە کادۆ ئەو کاردووە ئیسفادەی زۆرە ئاوا لە هەردوو جۆرینەکەیان بەکارتان هێناوە چۆنە ینی هەمووی مامەڵی شتێکی ینی چۆن بڵێ غەریب نییە ئەمە کوردەواریە بەڵام ئەمە توانیمانە زیندووکەینەوە
کەم کەس ئێستا ئەو شتانە ئەخوات بەڕاستی بەزانم لای ئێمە لە هەورامان پێڵێن هازی پیاڵن هاز هەندێک شوێن پێڵێن گار بەس ئەبێت چاک بکرێنە زمانە بڕێت بەڵێ ئێمە چاکمان کرد و با ترشی سماقەوە من سوورم کردەوە بە پیازەوە زۆر خۆش بوو بەڵێ کە سووریەکەیتم پێشە کردومان تا من کردو زۆر خۆش خۆی هەندێکی هەیە بێت جۆزانی چۆن مامەڵی دەگەڵ بکەین هەزارێتە دا زمان زۆر باش کاک شەف نەریمان چیتر ئەوەیش کاک نەریمان لەولا کاکە زەڵاتیشی فەتوشمان هەیە فەتوش بەڵێ کانی پێشوو لە کاردو زەڵاتیشی فەتوشیشی بێتە بەڵێ فەتوش مەبەستیان لەم نانەیە نانە سووریە ئەمەسان لە نان بۆی ناوە فەتوش چونکە ئەبێ ئەو نانە سووری تیابێت ئەمە سووریەکەنەوە نانە سووریە پەتاتی لێ هات بەڵە سووریەکەنەوە لە ناوڕۆنە ئەتوانی بیشکەدا فرنەوە لە فرنیشە هەرا بێت نانە سوورە و دیار سووری نانی سووری سووری باشە یان لوبنانیشی پێڵە و نانی سووریشی پێڵە دوونەوە هەیە ئەمە زەڵاتەی فەتوش ئەوەیە ئەمە میوەیەکە ڕازانومانێتەوە قاچکیشمانەیە بە سەوزەوات لە ناو فرنایە ئەویش لە تاوبوونایە شەڵا بۆ 20 دقەیەکی تر حەزرە بێت بیبەری ئەلوانە قارچکە پەتاتەیە جێزەرە تر ئەمەش سوبوو ئەتیبادەکەمانە کاک ماشەڵڵا جوانە دەستان خۆش بێخوا سەرتان خۆش ئەمە گۆشتی چندە بەکارهێناوە گۆشت و بەهەمش گوێزیشی تایە جا بە ڕازانەوەیکی ئابە پتەقاڵ و بە گێزەر شتێکی جوان دەرەچێت دەستان خۆش بێ ئەمێمە دکتۆرە بەڕێزەکەمان زۆر سادی ئەم کۆکردنەوەی ئەم جۆرە خۆراکانە لە ناو یەک چێشتە زۆر باش بۆمان بەیان کە بزانین نەما ئیسفادەی چییە چۆنە کاریگەری هەیە شتێکی باشە خراپە گۆشتەکە سوورە ئەکەنەوەیان ئەی کوڵێنن سوورمان کرد دواتر کوڵۆنبان بۆی بۆنێکی خۆشی هەبێت بۆم کزیەکە هەیە بە پێچەوانەوەی کە پێشەوەی کوڵێنجا سووریەکاتەوە ئەگەبی کوڵێنی کەفەکە تۆزی زعازەبێ کەفی بگریت و بۆنی تۆزێت ئەوە ناخۆشە بەڵام ئەمە بۆم کزیێکێکی تامێکی تریاتی بێتەوە کە لە پێش سوورگرۆ کەف ناکات بۆنی شو تامیشی خۆش تەریخەیە بۆ هەموو شتێکە بێوە زۆر جوانە بەڵەوە لە پێش بۆ قۆزی ژەروا بێت ئەگەر سووری شکێتەوە زووتریش ئەقوڵە زووتریش ئەقوڵێ و ینی ئەو تامش لە دەست نایە ئەی باشم پاروپێرە بۆ نەتان تۆ کاکە و خەڵکی ئیسپانیا زۆر باشە ڕێنماییتان چییە بۆ لێنانی ئەم جۆرە چێشتانە بۆ خان بە بەڕێز وڵڵا هیواداری نەمەن لە ماڵەکانی خۆتانە زوندوی کێنە خواردنی کوردەواریە شتێکی پاکە خۆشە هیچ زەرەرێکی نییە جیاوازە جیاوازیشە بەڕاستی ئێمە پێشتر بابا پیرامان ئەمانەیان خواردووە بەس کاردوو من لە برنجە ئەوە زۆر ڕانەهاتوو بگەڵە هەر بەش لە بڵین ئاواستەکەی کاک شێرژان قسە شەکەی تۆ زەنی چۆنە ئەمە ئێستا ئیبداعێکە بۆ سەرەن تۆ توانی ئەم شێوازە مەسەن ئەو برنجە بیگۆڕیت من ڕۆژش باسم کرد ڕەنگەشی گۆڕی ڕەنگەشی بگۆڕێت مەسەن ئیبداعێکە ئەمە بۆ خۆی زۆر مێلاخەش هەیە کاک شەکەگەرزانی مێلاخە ئەگەرزانی پار دروستمان کرد مێلاخە بە ساوەر دروستمان کرد بەلەپەی ئەوە با دکتۆر ئەرکان بۆ منە باسکە ئێستا ئەو ڕیشاڵانە چ ئیسفادەی هەیە تۆ ینی بۆ هەزم و بۆ مەعیدە ئەمانە خۆڵە هەر لەگەڵ ئەم شتانی کە تۆی خۆی میوەکانی لەگەڵا میوەی لەگەڵا خۆی قوتاوی لەگەڵا گۆشتی تایە و گوێزیگە باەمە ئەمانە دکتۆر محەممەد باسی کردەمە خوانێکی هاوسەنگە هاوسەنگە بە جۆرەکانی خۆراک بەڕاستەوە ئەگەر هاوسنگ نەبێ کێشەیە ئێستا میوەمان هەیە سەوزەمان هەیە گۆشتەکانمان هەیە برنجمان هەیە سەوزەواتمان هەیە لە ناوفڕان ئەمڕۆ بەهاراتان زۆر بەکارهێناوە وڵا تقریبن چی بەکارێنەوە شەف دیار واللهی من زیاترێک زەدە چۆن بەکارێنە لەگەڵ وەریگانەکە وەریگانەکە من بەکارمێنەوەریگانەکە شەژە من بەکارمێنە وەریگانەوە بەکارێنەوە لەمانەچێ ڕۆزمارێکە کاگنەریمانەتی بکەنە گۆشتەکە خۆشێکە ڕاستەکە زۆر خۆش ڕۆزماری کە سوورمان کرد بەڵێ دەستان خۆش بێخۆ دکتۆرەکان ئەوە ئەکەین نازانم پێویستمان بە ناوبڕ هەیە یان ناوبڕێکی بچووک بۆی بچینە خزمەتی کاک دکتۆر ئەرکان و لەوێ دەست بە بەرنامەکەمان بکەین شەڵە بکەینەوە ئێوە بەجێ هێڵین بارمەتی خێربن سەر چاو حتمما دەینەوە لەگەڵ کاک دکتۆر دەینەوە لە خزمەتانە خێربێنەوە بەڕێز کاک دکتۆر ئەرکان منوچەر پشکنەری نێودەوڵەتی سەلامەتی خۆراک با تەشریف بەر بۆ ستۆدیۆ
لەگەڵ کاک دکتۆر باسی پاراستنی سەلامەتی خۆراک لە نێو چێش عليكم السلام کاک دکتۆر بەخێر بێن خێر بێن دنيا بخير باشا قربان باشا الله خير بك فرموا تۆ لەسەرەوە نابێت أنا والله دكتور كان يا أخو بخير بك أشكر باشي سلام يا أخو خير بي يا أخو لو كاتوك شو بو كندا اختصاصك هنا وما نديك ما نبي يا أخو بخير يا أخو برازي پیرۆز باشتان لێ كاتوريان سلامتي خوراك تشيا يعني أم اختصاصي جناب أم ركاب تو باسي كيبو أما أم بابته تشيا بله سرتا بنای خواهی گەورە میهرەبان تاعات و ڕۆژووی هەموو بیسەران و بینەران قبول بێ ئینشاءالله زانستی سەلامەتی خۆراک بریتێ لە بایەخدان بە تەندروستی خۆراک لە کێڵگەوە تاوەکو مێزی بەکارهێنەر لە تۆ تا لێنرێت لە تۆوە تاوەکو چەتاڵ یاخو تاوەکو مێزی بەکارهێنەر ئەمە پێناسە عامەکەی دیواتە ڕەچاوکردنی مادە خۆراکیەکان لەو لە کێڵگەوە کە چۆن بەکاری هێنی ئەو مادە خۆراکیە چ جۆرە مادەی کیمیایی چ جۆرە قەرکەرێکی بۆ بەکارهێنی چ جۆرێک مامەڵی لەگەڵاکەی بۆەوەی نەگواسترێتەوە بۆ بەکارهێنەر و چۆن دروێنە ئاکرێت چۆن شیرەکە ئەدۆشرێت چۆن ئێمە ئەگەر باسی سەلامەتی خۆراک بکەین ئەبێ هەموو قۆناغەکانی باس بکەین بەڵێ بۆیە کە ئەو ڕێزانە پەیوەندیان پێوە کردین وتمان باسی تەواوی بکەین چۆن ئەگوازرێتەوە بۆ بەکارهێنەر و چۆن لە چێشخانە لێنرێ و چۆن پێشکەشی بەکارهێنەرەکرێت ئەکرێ باسی چێشخانەواتە ئێستا جەنابتان ئەگەر بفەرمونون ینی ئەو سەلامەتی چییە و چۆن دەستە بەرە بێ بۆ بەرهەمێکی خۆراکی هەر لە سەرەتا بەپێی ئامارەکانی ڕێکخراوی WHO نزیکەی زیاتر لە 300 بۆ 400 نەخۆشی هەیە کە سەرچاوەکەی مادە خۆراکیەکانن کە بە سکسونێکی ئاسایی دەست پێکە تاوەکو نەخۆشە قورسەکانی وەکو شێپەنجە لەو مابینەیە کۆمەڵی نەخۆشی زۆرمان هەیە کە بەهۆی مادەی خۆراکیەوە 300 بۆ 400 نەخۆشی زیاتریش بگرە ساڵانە لە ئەپدەیتایە و بۆ چکە پیانەوتێ فودبۆرن ئیلنس ئەو نەخۆشانەی کە دەرهاویشتەی خۆراکەوت ڕاستەوخۆ یاخود ناڕاستەخۆ بۆ نمونە ڕاستەخۆکان بۆ نمونە مادەی قڕکەر و ئەوانەیە کە بەکارهێنرێ لە سەوزە و لە میوە و لەو شتانە کە مادەی کیمیاین و پاشماوەی مادە کیمیاکان ڕاستەخۆ گوازێتەوە بۆ بەکارهێنەر یاخود پیسبوونی بەکتریاییە بۆ نمونە کێڵگەیە کۆمەڵی بەکتریایی زۆرمان هەیە لە قەسابخانە یاخود لە کێڵگەکە ئیکۆلا سەرمەنی لە ئەمانە بەکارهێنەر بەکاری هێنێ تووشی ژەهرایی بوونە بێەوەی کە بەی بیسین ژەهرایی بوون ڕوویاوە یاخود لۆنگ تێرم ینی بۆ ماوەیەکی زۆر جۆرەك مادەی کیمیایی مەسەلەن دەرمان پاشماوی کیمیایی لە گۆشتێکە هەیە لە مادەی خۆراکیە هەیە بە ماوەیەکی زۆر تۆ بەکارێنی کەڵەکە بێ لە لەشتا و دەرهاویشتی خراپیە بێ بۆیە لە جیهانە چەندێک ئاسایشی خۆراک گرنگە یاخوات ئاسایش خۆراک بریتێ لەوەی کە بڕی خۆراکی پێویست بۆ تاکانی کۆمەڵگە ئامادە بکرێ ئەوەندەش سەلامەتی خۆراک پێویستە کە ئەو خۆراکەی دابی نەکرێت پێویستە سەلامەت بێ سیف بێ دکتۆرکان ئەگەر لێرە بچینە ناو پرسیارەکە زۆر جاری سەماوەی تر دروستە بێ لای خەڵک ئەنی هەموو ساڵێمە تازا بێتەوە مامۆستا ئەوی شەوەیە کە بۆ نمونە کە شووتی پێگاڵن کاکەم شووتیە سروشتی نیم شووتیە دەرمانی تێکرێم شووتە کیمیایی زۆر پێدرێ طبیعی نییە ئەمە چەندێک ڕاستە و چەندێک وایە ینی ئەم شتانە چۆن هاوسەنگەکرێت بەداخەوە لەم هەرێمە ئێمە دەست بە هەر جونگەیەکە بەی دنیایەک خەفەت و دنیایەک سەرێشەی تایە لە شووتیەوە بیگرین بە شووتی عایلەی سەوزە میوەکانە هەموو سەوزە میوانە مادەی قڕکەری بۆ بەکارێنرێ مادە قڕکەرەکان دوو جۆرمان هەیە لە جیانە ستاندەر لیمیتمان هەیە ینی ئەوەی جارە بەکاربێنی یا بەکار نێنرێ یاخود کە بەکارهێنرا لە چ لیمیتێکە شەریکە پێڵێ تا ئەوەندە بەکاربێنی سەلامەتە بەس لەوە زیاتر ئەبێ ناوەندێکمانە بێ گرفتەکە لەم جومگایە ئێمە یەکەیەکمانیە لە هەرێمی کوردستانە یەکەی سەلامەتی خۆراک بێ یعنی لە هەموو وڵاتێکە بە دەوروبەریش خۆشمانەوە لە وڵاتانی کەنداوە ئاژانسی سەلامەتی خۆراکەیە ئەو عیناتی عشوایی وەرئەگرێ لەو شووتیانە لە شووتی پێنجەرە بزانێ ئەو جوتیارانە لیمیتی وڵی ڕێژەی ڕێگە پێدراوێن بەکارهێناوە بۆی شووتەکەی هەڵە تۆقێت و گەورە نەبێت
ئەمە ستاندەر ئایا چ جۆرە مادە بەکارێنی بۆ نمونە چەندین مادەمان هەیە بۆ ئاژەڵ بەکارێنرێ مادەی شۆردنەوەی ئاژەڵی و حیوانوانە ئێستا بەداخەوە جوتیاران بەکارێنن بۆ حکومادی قڕکەکەمە ڕێگە بەدراونیە بەڵێ باشترین شت ئەوەیە کە شووتی یا خۆراکی لە سەرچاوێکی باوەڕپێکراوە بکڕێت حتا لە ئەوروپا ئێساوی کە زۆر بایەخی پێدرێ ئۆرگانیکی پێڵێن مەسەن چەند سنتێک زیاتر ئەیتۆ بۆی خواردنێکی ئۆرگانی بکڕێکە لە ساسەد زەویەکەی خەرکەری بۆ بکار نهاتووە مادە کیمیاویەکە ئەم بڵێن میوەکە خەرکەری بۆ بکار نهاتوە تەنانەت لە چێشخانەشەکە ئامادەکرێ مەمنوعە بەس لای ئێمە نەماوە کاتۆرەمەوانە نەخێرەوە پێت ناڵێن ئەمە باشەکەیەوە ناباشەکەی هەنی ئەوەی بەڕاستی مەدانی چاکسازی حکومەت هێرێم تای بیکە و ڕفتی ڕاستەخۆی بە هەموو تاکی کۆمەلگاوە هەیە لە بەرپرسێکەوە تا هاوڵاتێکی ئاسایی هەندێک جارکە دکتۆرم بەرهەمە خۆراکیە بە پاچی بەرهەمە هێنرێ و کۆ دەکرێتەوە بەڵام لە گواستنەوەیە وەگەیاندنی بە هاوڵاتی بەدەستی هاوڵاتی بۆ نونە خراپە پێ ئەو هۆکارانە چین کەوا دەکەن ینی لە دوای بەرەمێنانی ئەم خۆراکە بە شێوەیەکی دروست ئەو ڕێگایانە چینەوە کارانە خۆراکێک چوار یاسامان هەیە یاسای گشتین لە سەلامەتی خۆراکە یەکەم کلین هەر مادەی خۆراکی بەرهەمێرە پێویستە پاک و خاوێن بێ هەنی پاک و خاوێنی لە چێشخانە پاک و خاوێنی لە گواستنەوە پاک و خاوێنی لە بەرهەمهێنانە بۆ نمونە قڕ سەرچاوەیەکی بەکتریاکانە نیوەیەک بە قوڕێکی زۆرێنی گوجێ و قوڕە هەڵگری بەکتریا بێ و قوڕە لەو مادە و دانوێڵە و میوە و گۆشتوانە تا پاکرێتەوە کلین پاشان سپەرێت جیاکردنەوە ئەمە یاسای دووەمە هەموو مادەیەک تایبەتمەندی خۆی هەیە ناکرێتەوە گۆشت لەگەڵ مادەیەکی شووتی ئابگوازیتەوە گۆشت مادەی خاوە بەڵام تایبەتمەندی خۆی هەیە شووتی مادەیەکی خاوە تایبەتمەندی خۆی هەیە دانێوەڵە لەگەڵ ستەوزۆمیوان ناگوازێتەوە بۆیە جیاکردنەوە هەتا لە چێشخانە شاباسیەکەین جیاکردنەوە یاسای دومی سەلامەتی خۆراکە سێەم کوڵ سارکردنەوە بەشێکی زۆری مادە خارەکەکەمان پێویستی بە سارکردنەوە هەیە کە بۆ نمونە بەشێکی زۆری ساتکەورەکانمان ئەبێ لە 4 پلەی سەدیا بێ بۆ گۆشتی کە گوازرێتەوە لە وڵاتانی مەسەلەن لە کەنەدا بۆ نمونە باسکەین لەو شوێنی کە بەرهەمێنێ لە قەسابخانە کە نقلەکرێ بۆ شوێنێکی دیکە بەپێی یاساکانی حکومت گەرمی پێوی ڕێکۆردی تایە ئەخرێتە ناو شوێنەوە بزانی گرافێک تایاتێ شارتێک پێتەڵێ ئەم سیارەیە تا فلان شوێن بەژای بێتەوە یان نا بە چەند پلاتۆ ئەگەر ئەو کەسی ئەو گۆشتە گوازێتەوە بێ لایسنس و بڕوانامی خۆی پێبێ بۆ بڕوانامەی ئەگەر نە بڕوانەکەی لێ وەرەگیرێت لە بەرامەکانی ئێمە کاک دکتۆر بەوەی بچینە ناوەقعی ژیانی خەڵکەوە جۆرێک لە گۆشت ئەفرۆشێ زۆر بەستوریەتی ئەو کات ناچارن بەم شار بیبەرنەوە لە بازاڕەکانات وزانم ئاوا ئەمە ڕێکارێکی دروستە خۆیەتی ینی بەڵێ ئەگەر بێت و گۆشتەکە بەستوو بێ و ئەو بەستووە ساندەری جیهانی تیاابێ لە چەند پلا بەستێتی بۆ منە سەر و ناقص سەدونەوە بەرەو خوارتر و ئەو شتانە ئەو مشاری ستیل بێ و موعقەم بێ و یەکێک لەو شتانەی کە پێم لە سەلامەتی خۆراکە بایەخی پێین بریتێ لە پیسبوون سێ جۆر پیسبوونمان هەیە پیسبوونی بەکتریایی پیسبوونی کیمیایی پیسبوونی فیزیایی پیسبوونی بەکتریایی و کیمیاکەمان باسر کە قەرەکانە پیسبوونی فیزیایی چی ئەوەیە کە تۆ مەسەلەن مشار بەکاربێنی وردە ئاسم چێتە ناو گۆشتەکەەوە شوشەیە بەکاربێنی کە سرتیفیکیشنی نەبێ و شوشەیە مادەی فیزیایی بچێتە ناو گۆشتەکەەوە ئەوە بێ لایەنە پەیوەندیدارەکان مراقبێ ئەو بابەتە بکەن نەوەڵا پێشەوەی بگەینەوێ بۆەوەی کە ئەو کاتی تاو کاتی هێنامان بە پاچی و خاوێنی کە گەیشتی بازاڕەکان مامەڵەکردن لەگەڵ بەرهەمە خۆراکیەکان پێشەوەی بچین ناو چێشتخانە یاسا و ڕێسەکانی چۆن بن ینی با بڵێن شێفێک چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ بەرهەمە خۆراکیەکان بکە بە شێوەیەکی سەلامەت و تەندروست بەڵێ کە گەشتە باسی شێفێکی باوەڕ پێکراو ئەگەر شێفێ بیا خود کابانی ماڵ شێفە بێ لە هەموو جیهانە ئەبێ بڵێ خولی سەرەتایی سەلامەتی خۆراک وەربگری لە هەموو وڵاتە اینجا بڕوانامەیە درێتێ بۆ نمونە چۆن پاک و خاوێنی خۆی پارێزێ چۆن پاک و خاوێنی شوێنەکەی پارێزێ چۆن
خۆی بپارێزێت نەخۆشەکان چکە بەشێکی زۆری نەخۆشەکان بەکارهێنەر یاخود بڵێ ئامادەکەری گوازێتەوە بۆ ئامادەکەر هەڵگری کۆمەڵی نەخۆشیە گوازێتەوە بۆ خۆراک و خۆراکەش ناوەندی گوێزەروێ بۆ هاوڵاتێکە ئابێ ئەم وعی عامەی هەبێ کە بۆ نمونە کرەستەکانی چێشخانەی کەوتە سەر زەویەکە پیسبوو بە پیسبوو مامەڵەکە بەخۆیان نەسرێت و کاری بێنێتەوە بۆ نمونە ئەو کەوچکەی کە بەکارێنێ بۆ مادەیەکی خاو یاخود ئەو چەقۆی کە گۆشتەکەی پێلێتەکە بۆ بەکاری نێنێ بۆ مادەیەکی لێنراو پێوتێ کرۆس کۆنتامینیشن ئەم سەقافەتانە ئامان ئەبێ هەبێ چێشێنەری خۆمان لە زۆربەی وڵاتانی دەوروبەریشمانە ئێستا ئیجباری ئەو شادی هاسە پێوترێ ئەوەی بوو بێتە جێگی سەرنجی تۆ لە ناوەندەکانی ئامادەکردنی خۆراک چێشتخانە و هەر ناوێکی تر چ تێبینێکت لە دروست بووە یانە و جیاوازی چێ لێر بینی و تۆ بەداخەوە لێرە ستاندەرمان نییە ینی نەپەیمانگایەکمان هەیە نە ناوەندێکمان هەیە کە خولی سەلامەتی خۆراک بکاتەوە بۆ ئەم چێشخانە و ئەم ڕێستۆرانتانە و ڕێستۆرانتەکان پلەبەندی ناکرێن بە پێی سەلامەتی خۆراک و من چەند دەورەیەکم بەخۆبەخشی بۆ وتونەتەوە بۆ چێش لێنەرانە و بە زۆری ئەکادیمی نین ینی خۆڵی باگراوندێکی علمیان نییە کە مەسەرەن جۆرەکانی بەکتریا بزانن کۆمەڵی بەکتریامان هەیە لە ناو سەلاجەیە گەشەکەن کۆمەڵە بەکتریامان هەیە لە سەر مێزا گەشەکەن کۆمەڵ ئەبێ ئەم بیسکانە بزانن جۆرەکانی بەکتریا چین بەکتریامان هەیە لە گەرمیا پێی خۆشە لەگەڵ جەوەکە ڕایە ژینگەیەکی باشی بۆ ژینگەی بۆ دروستەکەی ئەمانە سەقافەی ئامن کە لەوێت شەفێک خوێنرێ ئەگەر نەبوو چی کارەسات ڕۆدا بەدڵنیاییەوە لە کاتی 2007 بوو کە کۆمەڵی کەمپی ئاوارە هەبوو ڕێکخراوێک لە هەولێر خۆراکی ئامادەکرد بوو بە خۆبەخشی بۆ لە هەواڵەکانە بینیمان بۆ کەمپێک لە هەولێر بەگەرمی خراب بۆ ناو مادەی پلاستیکی دواتر ژارایی بوون ڕوویا و دوای لێکۆڵین دەرکەوت کە ئەوەیەکەوە لە سەقافەتی شەفەکەوەیە هیوادارم و برا شێفانە لەگەڵ خۆشیان ئەقساکەین کاتۆر مشکلەیەک هەیە لە زۆرجا من لە لای قەساب دیقەتی هەیە معنی سەرنجەم ئەو چە قۆشتانی بەکارێنێ حتا ئەو مەکینەی کە گۆشتی پێ لە قیمادات بە تایبەتی ئەو تەختەیە کە گۆشتی لەسەرژنێ ئەو تەختە ئەبێ چۆن بیانی من زۆر دیقەتەیەم زۆر ناگۆڕێ ئایا ئەبێ توێژاڵی لێ بگیرێ چکە ئەمە پڕپڕە لە بەکتریا من لەگەڵ کۆمەڵێک لەو برادرە قەسابانە قساکەم هەڵێم تاوەکو چاکسازی لە تەختەوە دەست پێکا چاکسازی قەسابخانە و سەلامەتی خۆراک بەڕاستی مادەی تەختە لە چێشخانەکانە لە جیهانە چێشخانەی ستاندەرەڵێم بە هەموو شێوەیەک مەمنوعە تەختە نەماوە بە هیچ شێوەیەک تەختە لە چێشخانەیەک ئابی دۆزیتەوە بە بارەزی خۆ غەرامەیەکی بەدیلەکەی چییە؟ بەدیلەکەی ستەیلی ستیلە ستیلی بۆ یاخ نەکراو هەیە پلاستیک بەکارهێنێەوە بزانم پلاستیک کۆمەڵە پلاستیکمانێ بۆ نمونە تەختەی لەتکردن تەخەی لەتکردن لە وڵاتانی جیهانە ستاندەرێکی پلاستیکی گەورەمان هەیە کە بەپێی جۆڕی ڕووکارەکەی ئەتوانی لی بگریت و بەکاری بێنی کە کۆنتامینەیە بڵێ پیسبوونی فیزایی ڕوونایە ئەو تەختەیە مەسەلەن لا ئێمە خوێ بەکارێنێ ئەی خوێەکە تەنها جیاوازی ها ئۆزمۆسس دروستەکە لەوەی احتیمالێکی هەیە مواقەمی کە ئەیبۆ کۆمەڵی بەکتریا و شتی زۆرمانەیە کە لەو تەختا خۆی حەشارە کەڕوومان هەیە پارچەدارمان هەیە لێ بێتەوە کە ئەمە بەڕاستیە بێ ئێستا زۆر جارکاتۆر هەر لە بڵین نەخۆشەکانی مرۆڤ زۆر کەسێک کە گۆشتە خواڵێت تووشی سکشون بووە ینی مەرج نییە خودی گۆشتەکە بێت لەوانەیە لە ڕێ ئەو تەختەیەوە تووشی بوو یەکی لەو شتانی کە لە سەلامەتی خۆراکە لە چێشخانە زۆر ڕوویە لە گواستنەوە ڕۆیە کرۆس کۆنتامینیشن واتە ئەمە خۆی پاکە تۆ بە شتێک پیسیەکەی بەچی پیسیەکەی بە بەکارهێنان بەدەستت بە پژمەیە کە تۆ نەخۆشی بۆیە ئەو شێفانە بێ ئەگەر نەخۆش بوو سەرکارەکەی ئیزنیوان نەهێنێتەوە نەک بڵێ کارمە دەکەم نامێنێتەوە ئەمانە یاخود مادێکی خاو لەگەڵ مادێکی خۆراکیە تێکەڵاوەکەی بۆ نمونە خواردێک لێناوە لە سەلاجەکەدا ینی سەوزۆمیۆکەی خێتی سەرەوە سەوزۆمیۆکە نەشۆراوە لە خوارەوە ئەوە لە سەلاجەکە دکتۆر شتێک هەیە ئێمە باسی ئەوەمان کرد کە شێف لە چێشتخانە و ڕێستۆرانتەکانی بازار ڕۆوانەیە و بێت دەوریان بۆ بکرێتەوە مشتێکی باش ئەی لەبارەی خانمەکانی ماڵەوە چێشخانەکانی ماڵەوە خۆ ئەمە دەگمەنە مەسەرەن تۆ خانمێکت هەبێ هێزانت هاوسەرت خوشکێک
بیناچاریکی بڵێ بێ خولێک ببینی ئەمجا تۆ بچی لە چێشتخانە هیچ بکەی وە. وانە بەدیلی ئەم دەورە بینینەوە چۆن ئەوەش هەر بەداخەوە لە پرۆگرامەکانی پێشووترا وانەیە کە وانەی ماڵداری بەڵێ من سەیری کتێبەکەم کردووە زۆر لەم یاسانی سەلامەتی خۆراکی تیا بوو ئێکەیە لەو شتانەی کە زۆر گرنگە پرۆگرامەکانی خوێندنە مەسەلەن زۆرێک لە سپاس بە خواڕێژەی خوێناری لە هەرێمی کوردستان و لە کۆمەلگاکانە چۆتە دواوە یعنی کۆمەڵێک بابەتی سەلامەتی خۆراک هەیە ئەبێ ئەو قوتابیە کە گەشتە ئاستێک کەتر ئاستی مەسەلەن دوای پۆلی حوت و هەشتون ئابێ ئەو لە پرۆگرامەکانی خوێندنان زۆر بایەخی پێ بدرێ پاشان ئیعلام ڕاگەاندنەوە زۆر گرنگە پاشان حکوومەت ڕقاباکە بۆ سەر ئەو مادە خۆراکیانە ئیلا بێ لەیبڵی تایبەتی خۆی هەبێ پێت بڵێ ئەم میوەیە چۆن ئامادە بکە ئەم چێشخانەیە چۆن بەڕێوەی بەرە یاخود ئەو خۆراکە لەیبڵ زانستێکی تایبەتی خوێنرێ ستاندەری خۆی هەیە ئێستا کۆمپانیای ئێمە بە کۆمەڵێک دێر لەیڤڵەکەی بەڕێیەکە و تاوە ئەبێ تەفاسیری ئەو مادەیت یابێ کە ئەو کەسە بەکاری نایتر زانیاری سەرەتایەکانی ئەم شتە وەرگێ مادە خۆراکی وەرگێ کاتور کێشەی ئەکسپایری خواردن ینی چ زیانێک لە خواردن هەیەات بەگشتی ئێستا خواردن هەیە ئەکسپایرکی زۆر ترسناکە گەر تۆ بەسەر بچێت وانە بە تایبەتیوانی کە گۆشتن یا بازێشتن بەڵام هەندێک شتێ وشکێ ڕەنگە ئەو مەترسی زۆر گەورینەوە بەڵام بەگشتی ئایا مەترسی هەیە کە شتێ ئەکسپایر بخورێت بڵێ زۆرێک لە مادە خۆراکیەکان ئەکسپایرەکەی ئەگەر ئەو مادە خۆراکیانە بە شێوەی سروشتی بن بۆ نمونە گەرمە جۆیە ئەو شتانە زروفی خەزنی معقول بێ واتە زروفی خەزن ڕتوبووی نەبێ تەڕ نەبێ پلەی گەرمی لەسەر و هەشتەوە نەبێ شتی باش هەڵگیرێ لە کۆنتر کە پاک بێ و شتی باش بێ بە دیوارەوە نەبێ تەهویە حرەکەی هەوا بۆ مادە خۆراکیە و کوتلەی هەڵگرتنی کوتلەی گەورە نەبێ ئەمە پێویستی ماوەیەکی زۆر خەز نەکرێ بەڵام ئەو مادە خۆراکیانەی کە لێنراون پرۆسسن و مادەی کیمیایی بەکارهاتووە مەسەرەن مادەیەکی کیمیایی بەکارهاتووە NaCl بەکاری هاتووە سۆدیم کلۆراید بەکارهاتووە کە تا 2 ساڵ توانای پاراستنی ئەو مادە هەیە ئیتر ئیفسا دەبێ بەکتریا گەشەکە لەوەیە مادە کیمیایەکە پێکاتێک خۆی بگۆڕێ بێ بەعەتەیەکی تر کاریگەری لاوەکی زۆرتر دەبێ بۆیە چەسپان بە مادەی هینەوە ینی ئەکسپایر دەیتەوە بەرواری بەکارهێنانەوە زۆر بەسەرچوونەوە زۆر گرنگە لە هەمووی گرنگتر ئەوەیە لە زروفی خەزنی ئەو مادە خۆراکیە هەیە بەسەر نەچوە بەڵام خراپ بووە قوپاوە ئازێدی گەشتۆ لە پلەی گەرمی خراپدانراوە ئەو ئەکسپایر دەیتە ینی خۆ بەرواری بەسەرچوونەکە دانراوە بۆ زروفێکی میسالی دانرا ئەگەر تۆ ئەم مادە خۆراکیە لەم زروفە میسالی هەڵبگری اینجا خراپ ناوی زۆر باش ئێمە وا پێویستەکە بچین بۆ لای شێفە بەڕێزەکان بەڵام پێویستمان بەناوبڕێکی بچووک هەیە بۆی لەوێ خۆمان تەرتیب بکەینجێ خۆمان بکەینەوە هاوکارانم ناوبڕێکی سپۆنسەریمان بدەنێ ئەم بەرنامەیە بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و کۆمپانیای دۆلفینسی بۆ بەرامە خۆراکیەکان پێشکەشەکرێت. هاتینەوە وەلای شێفە بەڕێزەکان لەگەڵەوەی ئێوە جارێکی تر بۆمان باسکەنەوە کە چیتان ئامادە کردووە بۆی کاک دکتۆری شەندێک تەقییمێکی بکە فەرموو کاک شێف دیار ئێمە برنجێکی درێژ بە ئامادە کردو بە کاردۆ و گوێز و بایمیشی تایە بە گۆشت و لەگەڵ سوپێک بە ئامادە کردو هەمان شێ بەکاردۆ لەگەڵ گەرمە کوتاوە بێگومان ئێمە بەڕۆنی کوردیش کردومانە کاکنەریمان جۆ زەڵاتە و ئەم جۆرە خواردنانی دروست کردو توانی خۆش ئاماژەیەکی پێبات زەڵاتێکی فەتوشم دروست کردووە خەیارە کەلێرمە کاهووە تەماتەیە جێزەرە لەگەڵ نانی سووریا بە چوار دەوریا ڕازانومانەتەوە قارچێکمان ئامادە کردووە بە فرن سەوزەوات بیبەری ئەلوانە قارچکە پیازە پەتاتەیە ئەم جۆرە شتانەیە سەنگە لەگەڵ میوەیەکی ڕازانەوە دروستمان کردو خۆش بێت سەرخۆش بکە فلجان
نزیک بەربانگیشە چی لەبارەی ئەوە مەسەن جەناب دەگەر خوانی چی نمونەی ئەوەمان هەبێت چۆنە؟ وڵا بەشێکی کە لایەنە نەبینراوەکەی ئێمەکو بەکارهێنە نایزانین لایەنە نەبینراوەکەی ئەکەوێتە سەر متمانە ئێمە بەوان ئەبێ ئەوان ئەم مادە خاوانە ئەو زەیتونی چۆن دەستکەوتووە ئەو سێوەی چۆن باسمان کردووە ئەبێ ئەوان ئەو خۆراکیان تێپەڕانە بۆ ڕێگە تەندروستە بەکارێن هێنابێن ئێمەمان ڕێگەیکی تەندروست هێنراون ئێستا چۆن مامەڵیان لەگەڵ بکریان چۆن مامەڵ سەرەتا من کە بچمە چێشخانێکی ئەوە دیقەتی ئەوەیان بزانم خۆیان پاک و خاوێنی چێشخانەکە چۆن جلوبەریان چۆنە مەسەن قاپەکان چۆنە ئەست بڵێ پاشماوەی پیسی ئەوانەی پێوە دیارە شتی بڵێ نزیک بینەوە لێرە هیچ پاشماوەیەکی فیزیایی ئەبینین بۆ نمونە مویەک بۆ نمونە شکاوی قاپێک بۆ نمونە لە سەوزم ئەوانە زۆر جار مێرووە بینرێ کرمە بینرێ جوان نەشۆراوەتەوە پاشە قوڕە بینرێ بۆ نمونە سەوزەکەت بینی کە قوڕی پێوە بوو ئەو نیشانەی ئەوەیە کە ئەمەلەی ئەوەی کەوتمان مادەخاوەکان باش ئەمەدە نەکراوە بێتر حەزەر سەوزەکە تەمانە بێت زۆر جام شۆرێتەوە سەوزە بەسەرەن بە چ ڕێگەی سەوزەکە شۆنەوە ئایا هەر بە ئاوە یا سۆدە یا سرکەوەمانە بەکارێنی لەگەڵ شکای یەکێک لەو هۆکارانی کە لە چێشخانەکانە زۆر ژاراوی بوون ڕوایە بریتێ لە سەوزە سەوزە بەداخەوە سەوزەی پیسیش کە زۆر جار لە هەرێمی کوردستان سەرچاوی ئاوی پاکمان نییە ئەوە گرنگە زایدانی تر ئەوەی کە پلەی گەرمی ئایا ئەم چێشتە هەیکە لەو یاسانەی کە باسمان کرد وتمان کلی پاک جیاکردنەوە سارکردنەوە وە پلەی گەرمی بۆ نمونە ئەبێ ئەو شێفە بزانێ باشترین پلەی گەرمی بۆ چێشتەکە چەنە ئەگە کە تەقدیمەکرێ لە 6 پلە کەمتر نەبێت لە بەردەم منە باشترە 6 پلە ئەیتر من دەزانم کە ئەمە گەشتۆتە 85 باشترین پلەیەک بۆ لێنان بۆی لە سەدانەوەی بەکتریاکان ببرن 75 بۆ 85 بۆیە شێفی حتا کابانی ماڵیش ئەبێ میحراری پێ بەدایمەوە ئاوا لێرەوە بێ و بزانێ چێشتە دەچێنەوە زنیای میحرارمانەیە ئەوەی تر شێوە عامەکەیە بەشێکی شێکێتە سەر متمانەکە من جارێک دوجار هاتم سەیری ئێرەم کرد و خواردنەکە پاک و خاوێن بوو دڵنیابووم لەوە زۆر لە وڵاتان کە گۆشت بەکارێنن وەسڵ لوشتی گۆشتەکە دانێن فڵان شوێن کاک دکتۆر ئەگەر خواردنێک ئەگەر خواردنێک ئاوا لێنرا چەند بمێنێتەوە کەڵکی خواردنی پێوە مێنێ بۆ نمونە لە نێو قابلەمەکە لە نێو قاپاتدان دابنرێت دوای چەند کەسێک توانێت لی سوودمەند بێ و ببێ زیان بەکاری بێن زۆر گرنگە ئەگەر چێشخانە لۆکاڵی بێت جیاوازە چێشخانەی دەرەوە لە چێشخانەی دەرەوە کە خواردن ئاش دەکرێ بە جۆرە لە جۆرەکان پلەی گەرمیەکەی پارێزن لە شوێتی گەرمیادا لێرە ناپارێز هەماوەیەکە بەڵێ لە ماوەی نیو سعات بۆ سعاتێکە ئەو خۆراکە سارد بووە وردە وردە بەکتریا گەشەی تێکە بۆیە باشترین شتەوەی بڕیار بدرێ چی لە خۆراکە بکرێ ئایا ئەخورێ ناخورێ هەڵەگیرێ قەت خواردنی ژابێ ڕاستەخۆ کرێتە ناو بۆ بەکتریاکان ئینەکەن ینی کوڵی خۆیانە گونجێن لەگەڵیانە بە تایبەتی و بەکتریانێ سارد بکرێتەوە زۆفیلەکان بڵێ کەواتەگە بمانەوێ خۆراکێک هەڵبگرینە بێ ساردکەرەوەی بۆ بەکاربێنی بەڵێ لە ساردکەرەوەکە هەڵەگیرێ و گرنگترین سەر تەباخەکە داینەنی نە چکە بەزم لەسەر تەباخەکە دایێنێت تا ئێوارە چەقێکی لێدا چکە مادەی خۆراکی زۆری تایە لە دەور و بەرمان بەردەوام بەکتریا هەیە اینجا ئەو کەرەسانەی بەکارمان هێناوە لە ساسە دڵیانی کە پاکژێوانە بەکتریا چۆتە ناوی کەجەوەکەی بۆ حوسێنی پینێکمان هەیە پلەی گەرمی پێوترێت دەنجەر زۆنی مەترسیدان لە 7 بۆ 29 پلە 30 پلە ئەمە ئیتر باشترین پلەی گەرمیە بۆی بەکتریا گەشەی تیا بکە لە 7 پلە بۆ 29 باڵ کاک دکتۆر هەندێک ئێسامان وتی بەکەرەی خۆماڵی یان بە ڕوونی خۆماڵی کردووە هەندێک مادی خۆراکی بەرەمە هێندێ بەدەل لە ڕێگە زانستیەکە ڕێگەی کەلتوری خۆمان کردەواری خۆمان دروستیانەکەین بەرهەمیانە هێنین چۆن ئەتوانین ئەتیمادیان لەسەردا بنین بڵێن ئەمە باشترە تا ئەوەی کە بە ڕێگەی زانستی بەرەمە هێندێ کۆمەڵانەکەم بڵێ
بڕۆن خۆشببختانە مەسەرەن کۆمەڵێک ئەگەر باسی ڕۆنکەین جیاوازە باسی شیرەمەنیەکان مەسەرەن باسکەین بەڕاستی مەترسی زۆری تایە باسی ڕۆنکەین شتێکی ترە ڕۆنەکە مادەیەک نییە بۆ گەشەی بەکتریا و جگە لە فیزیایەکان بۆ نمونە ڕۆنەکە ڕۆنەکە پڕێ لە مووی مثلەن پڕ بێ لە پارچە تەختەی کە لە شوێنێک دەکراوە خۆڵی تیابی ئەمانە ئەوە شتێکی ترە بەڵام خۆی شتێکی چاکە بەڵام بۆ نمونە ئەو ڕۆنە چۆن دروست بووە لە ئەنجامی پاسوراز کراوە پلەی گەرمی بەسکراوەتەوە و چاورێکی لێ گیراوە بەکتریا بەی شێوەیە نەهاتۆ دەناوی و بەس لە پرۆسەکە چۆن کراوە بەڵام شیرەمەنیەکان خۆماڵەکان نا ئەبێت تۆ دڵنیابی ئەو ماستە چۆن کراوە بە ماست شیرەکە کوڵێنراوە یان نەکوڵێنراوە بۆیە شیرەمەنی لە زۆر وڵاتانە کەم ڕێگە ئەدرێت بەم شێوازی لە بازاری هەرێمی کوردستان بخێتە بازارەوە. کاک دکتۆر هەندێک خۆراک کە زۆر گەرم بەکڵیان پەر بە گەرمی ئەکرێتە ناو هەندێک دەوری پلاستیکەوە پلاستیکە بازاڕیانە سەفریانە پێیانەڵێن زیانی هەیە بەم گەرمی ئەکرێتە ناوە بە دڵنیاییەوە ئەکرێ باسی ئەو بکەین چ دەفرێک تەندروستە خۆراک باشە جارێ لە بە پلەی یەکەم مادەی پێوتێ ستیلی بۆیە نەکراوە سینێ سینێ سریس کە زۆربەی ئەو کەرەستانی مطبەخ لە جیهانە بە ستیل دروست دەکرێت باشترین مادەیە بۆی لە چێشخانە بەکاربێنرێت پاش ئەوە دڵنیابی لە شوشەیەک کە چاودێری بکەی پارچەشتی نەبێتەوە شوشەش هیچ کارلێکی لەگەڵ مادە خۆراکیەکان ناکە بەڵام ئەوانی دیکە تەختە و دار کارلێکەکەن فافۆن کارلێکەکەن کۆمەڵێ مس کارلێکەکە جگە لەو مادە فافۆن و مسانەی کە بە مادەی ڕووپۆشکراوی زانستی ڕووپۆشکراون منجڵی تازە هەیە تیڤڵوانە کە ڕووپۆشکراون کە ڕووپۆشەکەی لەدەست درا یانە ڕووپۆشکی توانێت لای بەری بەڵێ بەڵام پلاستیک لەگەڵ مادەی گەرما بە هیچ شێوەیە نابێ ئۆکسی مادەیەک پێگەهێنرێکە ئەبێتە ژاراوی بەتەنیتی لەگەڵ گەرمیە حتا لەگەڵ ساردیشە هەر باش نیە ئاو پلاستیک بخێتە ناو فرێزەرەکان و هەر کاتورکەواتە ئەم سەتڵە ماسانی کە ئێستا هەیە هەنی ئەمە شتێکی باش نییە سەتڵانە ئەو سەتڵە ماسانە شیرەکەی لە 40 پلا 60 پلاتەیەکرێ بۆی هەوێنی تێ بکەن و بمەیە هەمان ئەو قسە بوو کە ئێستا کردم بەڕاستی وای لێتەوە هەندێک موشی دیاڵە مووی خۆیەتی ئێوە پرسیارێکتان نییە لە کاک دکتۆر وەڵاهی ئێمە بەڕاستی ئەو ڕێنمایەکانی و تەطبیقەکەین هەموو کاتێک دەستخۆشی لێگەن چونکە ئێستا لەخوا بەزای بلیزنی خام قامێتوانە زۆر ئەگەڕێنەوەوانە دەستخۆشیوانوانە هەیە زۆر گرنگە ئەوەی کە پاکوخانی جلابتان دەستکێش و یەک خاڵ زۆر گرنگە چۆن مادەی خۆراکی پاشماوەی چێشخانەکە پاکەیتەوە ئەو بۆ شێف زۆر گرنگە ماڵەوە بێ هی دەرەوە بێ بۆ نمونە مادەی خۆراکی لە چێشخانە بمێنێتەوە بەکتریا گەشەی تیاکە یەک جار لەگەڵ شەرمەنی نەریمانە باسمان کرد یعنی یەک مشکلە لە چێشخانەکانە کە دایکانی بەڕێز و هەروەها شێفەکانیش هەر ئاگان لێبێ بریتە لە خاولی تەڕ خاولی تەڕ زۆر خەتەرەوە ئازانم بۆ خواردن ئەگە قسەی لەسەر ئەوە بکەیت چکە خاولی ئەو لێ زۆر ئافرەت بەکاری هێنە سەر مێزەکەی و پاکێکات و چی دەستیشی طبعا ئەدا لە خاولەکە دەسیار لە خواردنەکەش جاران باسمانەکە کە شتەکەمانە خوارد خاڵێک تەڕان هێنا لەم سەرەوە ئەم مەبدەئە لە چێشخانەکەیە ڕوتوبەت واسمان کرد پێما بێ ڕوتوبەت هۆکارێکی زۆر لەبارە بۆ گەشەی بەکتریا و میکرۆبەکان بەعام بشەخۆرەکان جا چێشخانە بە سروشتی گەرمە گەرمی و ڕتوبەت هەردوو جەوەکەی بۆ خوڵقێنی گەشەی دیاکە و دیناسۆر بە ئاسایش نەم هەوایە بەکتریا و مشەخۆرەکان هەیە ئێمە بەس جەوەکەی بۆ مەسەرەن گۆشتێک هێنی پاک و تەندروستە ئەلێوە بۆ ماوەی بیزەقە لای بنێ وردە وردە بۆنیە گۆڕێ ڕەنگیە گۆڕێ لە کاتێکا ئێمە هیچ پیش ئەم گۆشتە لە ئاژەڵەکات دەرەوە ئاژەڵەکە خۆی معقەمە بەس لێوادایانی بۆ خراپە بێ کەشەکە ناتەندروستە زۆر سپاسەکەین کاک دکتۆر مادومان کردی زۆر باشە پێداین کەوادارین
هەم شێفە بەڕێزەکان هەم بینەرە بەڕێزەکان هەم خانمانی بەڕێز بۆ تەندروستی خۆیان ماڵ و مناڵیان ئەوانەی خۆراکی پێشکەشەکەن لەبەر چاویان بگرن. ئێمە شێخ فاتح لە کۆتا بڕگەی بەرنامەکەمانە تەواو نزاکانی بەرنامەمان پێشکەشەکە خۆی گەورە لێی وەرگێن انشاءالله ئێمە شامینی بۆکەین و بەدڵ لەگەڵ یاڵینەوە بەڕاستی ئەمە بێتە دوهەمین بڕگەی بەرنامەکەمان و لێرەشەوە بەسپاسی دووبارەی کاک دکتۆر ئەرکان و شێفە بەڕێزەکان و بینەرانی بەڕێز و هاوکارانم کە عادل و هاوکارەکانی سپاسیانەکەم تا دوا ساتی بەرنامازیەتیان کێشاو لەگەڵمان بوون لێرەوە مەڵاوەیتان لێکەین تا 14 ڕەمەزان هەموو لایەکتان بەخوا ئاسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ دەست خۆشمەوە ساباس دکتۆرکەیان من زۆر خۆشحاڵ بووم کاک دکتۆر دەست خۆش ئێمەلات بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه يا ربي خويا لقناها كان من خوش بو عفو منك هداية من بودا مزراو منك إيمان من ببارز يا رب يا ربي إيمان من ببارز لهمو آفات لهمو شيطان كانوا لهمو ضعيفيك كمروف أو ناو آخني بر لضعيفي ولاوازي ونفسي أمارة بالسوء بقوته هئزي خود بمان باريزا برحمي خود رحمان بيبكى بمان باريزا بحفظ محفوظيتي خود بمان باريزا لشيطان كان إنس جن لهوا وآرزو نفسه للشهوات لخرابكاري يا رب العالمين إيمان من بباريزا عاقبت من بباريزا يا ربي خوايا بمان جرى لو كسانيك عاقبة خير بون لبيغمبران وشهيدان وأصحاب وتابعين وأولياء ودوستكاني خوت يا رب العالمين يا ربي خوايا جان أم چوار روجي دنيا كتمنك بيداوين إله العالمين أو أند مشغولي دنيا وحزو يستكاني دنيا نبين كإيمان ونعج وطاعتي تومان بير بشيت طاعة نيوجكان يكم وظيفي جيان من بيت يكم شتيك خمي بخوين بريتي بي لوي كشند ذكر طاعتي تومان كردو لهم روجكان من پر بيت لإخلاص دامزراوي وإيمان داريك الراس بوتو يا رب راس من كرو بوخوت لا ريوير يكان من راس كرو يا رب العالمين إله العالمين إيما ضعيفين توبة قوة من بكا يا رب العالمين إيما هيش من تيابستنية يا رب العالمين توبة قوة من بكا خوايشان هر خود كومكي من بكا بتوانين إعانة من بكا ويارمتي من بدا هتا عبادتي توبكين اللهم أعنا على ذكرك وشكرك وحسن عبادتك يا ربي حسن عبادت من بيا ببخشا باشترين جوري عبادت وبباشترين شيوة أنجامي بدين وبشيوية كتو بي رازي بيتوري بقريت أبو جور عبادتي تو بكين يا رب غفلتو بآقاي وبآقابون ني بسرمانا لوكاتي نيوجكان مانا لكاتي ذكر قرآن خندنا لكاتي تفكر بيركردنا ولدى صلاتي تو لفنابوني يا رب أم دنيا فانية إله العالمين همو لحظيك أو بزانين كدنيا فانية خمان فانين وتياچين أو أمينية وتنها كرد والراستو باك كان تنها دعاء ونزاو بارنا وكان تنها نرجو طاعتك كان بمان جينا وبمان مرينا لنا وعبادتي خوتا يا رب العالمين
یا ڕەبی ئەو خوشکبرانی کە لە هەندەرانن لە دەرەوەی وڵاتن یا ڕەبی سەرکەوتو سەرفرازیان کە و دوعاکانیان گیرا بکە یا ئەرحەم الراحمین. یا ڕەبی خوایەکیان هەر ئیماندار و مسلمانێک کە دڵی بەم دوعانەی ئێمە خۆشە و دڵی بەم بەرنامانەی ئێمە خۆشە و جۆمان لێ ئەگرێت و ئامین بۆ دوعاکانمانەکە یا ڕەب العالەمین احتیاجاتەکانیان دوعاکانیان پێویستیەکانیان هەرچی تکا و پاڕانەوەیان هەیە نهێنی و ئاشکرایان یا ڕەبی دوعاکانی ناوکرۆکی دڵیان دوعای ڕابردوویان هی ئێستایان هی داهاتوویان ئەو دوعانەی کە پێویستیانە و نازانن بیکەن نەیان بینیوە و نازانن چ پێویستیەکیان هەیە بۆیان جێبەجێ بکە. تەواوی دوعا و پاڕانەوەکانمان جێبەجێ بکە. ئیمانمان سەلامەت بکە یا ڕەب. لەسرە مەرگا فریامان کەوە ئیمانمان سەلامەت بکە یا ڕەب. لە بەرزەخا ئیلاه العالەمین فریاد ڕستمان بە و ئونسەت و تەنیایی و بێتاقەتیمان بە ئونسەتی خۆت یا ڕەب العالەمین ئاوەدان بکە. بە پێشوازی فریشتەکانی خۆت یا ڕەبی خوای ژیان دڵمان ئاوەدان بکە. یا ڕەبی خوای ژیان لە بەرزەخا گیرۆدە نەبین، لە تاریکیاون نەبین، لە فرامۆشیە عەزاب نەدرین ئیلاه العالەمین لە قیامەت و بەرزەخا فریامان کەوە. لەو ڕۆژەی کە بەڕێخرین بۆ مەحشەر ئیلاه العالەمین فریامان بکەوە یا ڕەب. یا ڕەبی خوایە لەوانە نەبین کە ئەترسێنرێن و لەسەر دەم بۆ ئاگری دۆزەخ ڕاکێشرێن یا ڕەب. گیرۆدە نەبین و ڕووزەردی بەربارەگای تۆ نەبین لە ڕۆژی مەحشەرا یا ڕەب. لەسەر پردی سیرات گیرۆدە نەبین یا ڕەب. لە میزان و لە کێشانەیە یا ڕەب العالەمین. ئەو تۆزە کردەوەمان بەڕەحمی خۆت بە میهرەبانی خۆت بە ئیخلاسێکی زۆرەوە بۆمان پێوانە بکە و عفومان کە و لێمان خۆش بە. بە عەدلی خۆتمان لەگەڵ نەکەی لە ڕۆژی مەحشەرە، بە عەفو مەغفیرەتی خۆتمان لەگەڵ بکە یا ڕەب. چونکە بە عەدلی تۆ کەسمان دەرناچێ ئیلاه العالەمین. تەوفیقمان بەو هیدایەتمان بە. ساڕێژی برینەکانی ناوڕۆحمان بکە یا ڕەب العالەمین کە گوناهەکان دروستیان کردووە، کە دووریان دروست کردووە لە بەینی ئێمە و لە بەینی گەیشتن بە تۆیە، لە بەینی ئێمە و لە بەینی محبەتێک کە تۆ ئەی ڕێژی بەسەر عەبدە ساڵحەکان تا و بەرمان نەکەوێت یا ڕەب العالەمین. ئەو دووریە مەهێڵە، ئەو جەفایە مەهێڵە یا ڕەب. دڵمان ئاوەدان کە بە نووری خۆت بەلێ خۆشبوونی خۆت هەر ئێستا تەوبە لە تەواوی ئیمانداران و مسلمانان قبول بکە. ئەوانەی ئێستا لە دڵیانە تەوبە ئەکەن و دەست بەرزەکەنەوە هەمومان تەوبە ئەکەین. ئەستەغفر الله العظیم من كل ذنب عظیم. یا ڕەبی خوایە تەوبە ئەکەین لە تەواوی گوناهەکان عەفومان کە. عفو منك يا رب عفو منك. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. دا مزراو منك وقاش من لنا وإيمان داريك الراستا دا مزراو بك يا رب. يا ربي خواه دواي مانجي بيروزي رمضان نقرين وسرقناه غفلة بآقاي. تركي عملي صالح نكين، تركي إخلاص بو خوابون نكين. يا ربي خفيري الزهد وتقوى ودين داريك الراس من بك. فێری وەرەعمان بکە یا ڕەب کە خۆمان لە حرام و لە شوبهەکانیش بپارێزین. تەوفیقمان بە و هیدایەتمان بە. سەرجەم ئەو ئیماندار و مسلمانانەی کە نەخۆشن شیفایان بۆ بنێرە یا ڕەب. شیفا بۆ نەخۆشەکان بنێرە یا ڕەب العالەمین. شیفا بۆ نەخۆشەکان بنێرە یا ئەکرەم الئەکرەمین. دینمان دامەزراو بکە. عەفومان کە و لێمان خۆش بە. یا ڕەبی خوای گیان ئەوانە دوعاکانی ئێمە هەرەوە نەئەزانین. بەڵام تۆ عەلام الغیوبی تەواوی نوقسانیەکانمان، تەواوی غەفڵەت و بێئاگاییەکانمان، تەواوی ئەم حاڵەتەی کە بە شەرتیەکەوێ کە نیسیان و لە بیرچوونە ئاگداریت هەموویمان بۆ پڕ بکەرەوە یا ڕەب. بۆمان پڕ بکەرەوە یا ڕەب. یا ڕەبی خوایە زۆرن ئەوانی ئێستا دەستیان بەرز کردوتەوە و لەگەڵ ئێمە ئامینەکەن. دوعاکانیان گیرا بکە، بێتاقەتیەکانیان مەهێڵە، مشکلە خێزانەکانیان بۆ ئاسان بکە یا ڕەب العالەمین. ئەوانەی یا ئەرحەم الراحمین نەخۆشن شیفایان بۆ بنێرە، ئەوانەی کە نەخۆشن و شیفایان بۆ نانێری سەبریان بۆ بنێرە. یا ڕەبی ئەوانەی نزیکی مەرگ بوونەتەوە ئیلاه العالەمین پەیتا ئیمانیان بەهێز بکە تا بە عاقیبەت خێریەکی بەرزەوە بگەڕێنەوە. دڵیان خۆش بکە و وایان لێ بکە کە لە مردن نەترسن یا ڕەب. یا ڕەبی خوایە دڵنەواییان بکە و فریشتەکانی خۆت بنێرە تا دڵیان دامەزراو بێت و بە دڵی خۆشەوە کۆچ بکەن و بگەڕێنەوە بۆ لای تۆ ئیلاه العالەمین.
يا ربي خوايا تو فرياد راسي همو عبدك أنت إله العالمين فرياي مسلمانان كولة طوابي دنيا بتايبتي أهل غزة ومسلمانان فلسطين وبتايبتي تر إله العالمين سرجم أوانيك جيرودن بهر ظلم مستميك لطوابي دنيا هر کەسێ زوڵمی لێکرێ ئایا لە خێزانەکەی خۆیەتی لە کۆمەلگاکەی خۆیەتی لە هەر شوێنەکایە خوایە فریایی بکەوە فریای تەواوی ئیمانداران بکەوە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا لەمبرا ئازیز و خۆشەویستانی ئەم کەناڵەش خۆش بە و تەواوی دوعا و پاڕانەوەکانیان گیرا بکە و ئەم کەناڵە ئازیزە و تەواوی کەناڵە ئیسلامی و مسلمانانمان بۆ بپارێزە ئیلاහ العالمین هەر کەسێک خێر بڵاوەکاتەوە لە هەر کەناڵێک لە هەر شوێنێ لە هەر ڕادیۆ لە هەر تەلەڤیزیۆنێک یا رب العالمین بەرقەراری بکە و هیدایەتیان زیاتر بدە و هیدایەتی ئێمەش بە اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتان لك الله السلام